بسم الله الرحمن الرحیم. کتێبخانەی ڕۆشنایی دەنگی. ناوی کتێب شتە زۆر پێویستەکانی ژیانی گەنج. نووسینی ئیکرام کەریم. ناوی زنجیرە گەنجانە. زنجیرەی پەروەردەیی ژمارە 3. تیراژ 1000 دانە. نۆبەی چاپ دووەم. ساڵی چاپ 2016. ژمارەی لاپەڕا 146 لاپەڕا. دیزاین گۆڤاری ڕێنوێن. سەرپەرشتیکار سەرکۆ کەریم ئەحمەد. لە بەڕێوەبەرایەتی گشتی کتێبخانە گشتیەکان ژمارە 119 ساڵی 2016 پێدراوە. لە خوێندنەوەی ڕەسوول وەرتی. کارە دەنجەکان ستافی ڕۆشنایی دەنگی. بەناوی خوای بەخشندەی میهرەبان. پێشەشی چاپی دووەم. خوێنەرانی بەڕێز و گەنجە خۆشەویست و دڵپڕ ئومێدەکان، ئەم نووسینەم لە ساڵی 1970 لە ئاوارەی و لە ئۆردوگای سەریازدا نووسیوە و لە شاری جوانڕۆدا پاکنووس کراوەتەوە. واتە نزیکەی 30 ساڵ پێش ئێستا ئەو کاتەی ئەم نووسینە نووسراوە لە تافی لاویەتی و لە تەمەنی 22 ساڵاندا بووم. بۆیە سروشتیە کە کاڵ و کورچ و سادەیی پێوە دیار بێت. بیرۆکەی ئەم نووسینە بریتی بوو لە نامەیەک بۆ برایەکم نووسی بوو کە بەنیاز بوو بچێت بۆ هەندەران و داوای کرد کە نامەیەکی چڕوپڕی بۆ بنووسم تا لەوێ بە پەیڕەویکردن لەی هەم خۆی پێ بپارێزێت لەلادان و هەم ڕۆڵی مامۆستایەکی بۆ ببینێت تا جێپەی خۆی ئەکاتەوە لەو کۆمەڵگە نامە و تازەدا. منیش ئەم بیرۆکانم بۆ نووسی. ئاگاد لە دڵت بێت و بیپارێزە، ئاگاد لە فیکرت بێت و بیپارێزە، ئاگاد لە جەستت بێت و بیپارێزە، ئاگاد لە عەقڵت بێت و بیپارێزە، ئاگاد لە کەسایەتیت بێت و بیپارێزە، ئاگاد لە نەفست بێت و بیپارێزە، ئاگاد لە کتێبەکانت بێت و بیپارێزە. پاشان هەندێ بەڵگە و نمونەم لە ئاەت و حەدیث بۆ ئەو خاڵانە نووسی و پێمدا. ئەوە بوو دوای ئەوە هات بە بیرمدا ئەو نامەیە بکەمە نووسینێک و ئامادەی بکەم بۆ بڵاوکردنەوە تا سوودەکەی گشتی بێت نەک تایبەتی. بۆیە ناوی خوام لێهێنا و کردمە ئەم کتێبەی کە ئێستا ئێوەی خوێنەری بەڕێز ئەیبینن. ئێستا کە سەیری دەست و خەتەکان ئەکەم، جگە لە خەتی خۆم خەتی سێ برای تریش کە بەشدار بوون لە نووسینەوەکەیدا کاتی خۆی ئەبیندرێت کە بریتین لە کاک هادی ڕەفعەت و کاک تۆفیق حەمە ساڵح و خەتێکی تریش کە من گومانم بۆ ئەوە ئەڕوات خەتی شەهید محەممەد حاجی محەممەدی تریفەیی بێت کە ئەو کات لە ساڵی 1970 بۆ 1970 لە جوانڕۆ لە خانوەیەکدا پێکەوە ئەژیاین. یاخوا بەڕەحمەت بێت. من ئەم نووسینەم وەک خۆی هێشتەوە لە چاپی یەکەمدا نەدەستکاری زمانی نووسینەکەم کردو، نەدەستکاری بیرۆکە و شێوازی ڕێخستنیانم کرد. ئەوە نەبێت ئاەتەکانم کرد بە فۆنتی قورئانی و حەدیسەکانیشم لە کتێبی حەدیسەوە ڕاست کردەوە لە پەڕاوێزەکاندا و زۆر کەمیژ وشەی زۆر زەقی عەرەبیم لابرد و لە بریاندا وشەی کوردیم دانا. بەڵام لەسەر داوای هەندێ لە برایان و خوشکانی بەڕێز ئەو نووسینم بۆ ئەم چاپی دووەمە کورت و پوخت کردەوە و لەژێر ڕۆشنایی سەرنجەکانی ئەواندا هەندێ دەستکاریم کرد بە ئومێدی ئەوەی سوودی زیاتر بدات بە گەنجان. ئەم نووسینەش هەر بۆ ئەوانە بە پلەی یەکەم و هەر ئەوانیش ئەزانن چی بنووسرێت بۆیان بەسوود ئەبێت. قل اللهم مالك الملك تؤتي الملك من تشاء وتنزع الملك ممن تشاء وتعز من تشاء وتضل من تشاء بيدك الخير إنك على كل شيء قدير تولج الليل في النهار وتولج النهار في الليل وتخرج الحي من الميت وتخرج الميت من الحي وترزق من تشاء بغير حساب. آل عمران آية 26-27. ئیکرام کەریم سلێمانی چوارچرە 2015. ژیانی گەنج لاپەڕە 6. ژیانی گەنج سەراپا بە کورتی بریتێ لە خۆشەویستی و عەشق بازی. بەڕادێک ئامادەیە لە پێناو ئەو عەشقەیدا سەری خۆیدا بنێت، ئاوارەی شاران و وڵاتان ببێت. هەر کەس ڕێگەی ئەو عەشقەی لێ بگرێت و بێتە سەر ڕێگەی ئەو کەسە هەرچێ بێت باز ئەدات بە سەریدا و تێی ئەپەڕێنێت. سەیری لێدێت خەڵکی تر چۆن واناکەن و واناژین. گەنجیان عاشقی دنیا و پارە و پۆست ئەبێت، یان عاشقی مەجاز و ئافرەت و جنس ئەبێت، یان عاشقی خوا و دین و جیهاد ئەبێت. جاری وهەیە گەنج ئەوەندە دنیا پەرست و پارە پەرست ئەبێت، هەرچی میعاری هەیە ئەبێتە پارە و
دیرهەم و دینار خۆشی لە هاوڕێتی ئەوانە دێت کە پارە دەر و دەوڵەمەندن، هەر ئەوانە بە بنیام و بەشەر ئەزانێت کە دەوڵەمەند و خۆشخۆرن. خوای گەورە ئەفەرمێت کەلا بەل تحبون العاجلة وتذرون الآخرة. نەخێر ئەوە وانابێت کە ئێوە ئەم دنیا نزیکەتان بوێت و واز لە ئاخیرەت بهێنن. پێغەمبەریش صلی الله عليه وسلم ئەفەرمێت بێفەڕ بێت بەندەی دینار، بێفەڕ بێت بەندەی دیرهەم، بێفەڕ بێت بەندەی جل و بەرگ، ئەگەر شتی پێدرا ڕەزایە و ئەگەر لی گیرایەوە زویر ئەبێت، بێفڕ و سەر و ژێر بێت ئەگەر دڕکێشی پێدا چوو خوا بکات مقاشی دەست نەکەوێت ئەو دڕکە دەربهێنێت. ئەم زۆرە گەنجانە بەردەوام خەریکی کار و کاسبی کردن و معشوقەکەیان بریتێ لە پارە و پۆست و سیارە. زۆر جار ئەم زۆرە گەنجانە بەهۆی ئەو پارە زۆر و قەناعەتە نادروستیانەوە سەریان ئەچێت بەناو قومار و عەرق خواردنەوە و تەمەنی لاوێتیان بەوەوە سەرف ئەکەن. هەندێکی تر لە گەنجان عاشقی ئافرەت و جنس ئەبن و دنیایان هەر بۆ ئەوە ئەوێت کە لە ئافرەت نزیک بن و لەگەڵیدا ڕاببوێرن و ئەم کۆڵان و ئەو کۆڵان و ئەم سینەما و ئەو سینەما بکەن. پێکەوە ئەم زۆرە گەنجانە ڕێک ئەکەوێت کە لە تەمەنیاندا دەیان ئافرەت ئەگۆڕن، ئیتر یان ئەمان ئەوان ئەکەن بە لوتە، یان ئافرەتەکان ئەمان ئەکەن بە لوتا و ئەمە ژوایان لێ ئەکات کە تەمەنی خۆیان لە ڕاکردن بە دوای ئەگەر و سەرابا سەرف بکەن. کۆمەڵێکی تر گەنج هەن کە عاشقی خوا و دین و تێکۆشان ئەبن، لە پێناوی خوادا ئەکەونە دیراسەکردنی دین و بۆ سەلماندن و ناساندن و چەسپاندنی دینی خوا شەو ئەدەن بەدەم ڕۆژە. ئەوەی تر چەندێک جنس و ئافرەتی ئەوێت بۆی ئەسووتێت و لێی ئەپاڕێتەوە ئاوڕێکی لێ بداتەوە، ئەم لەو زیاتر بۆ دین ئەسووتێت و لە بەردەم خوادا ئەکڕوزێتەوە و لێی ئەپاڕێتەوە کە لە کەم و کوڕیەکانی ببورێت و وەلایەکی لێ بکاتەوە و ئازایەتی پێ ببەخشێت. ئەوەکەی تر چەندە بۆ پارە مردووە و ئارامی لێبڕاوە و شەو ئەداتە دەم ڕۆژ بۆ کەڵەکەکردنی ئەم زیاتر لە ئەو بۆ شارەزابوون لە دیندا ئارامی لە خۆی بڕیوە و ئەم مامۆستا و ئەو مامۆستایەتی تا شتێکی زیاتر فێر ببێت و بیگەینێتە خزمان و ڕەفیقان و نزیکەکانی ئەوی تر. چەندە بێ باکە لە قوربانیدان لە پێناو پارە و پۆستدا یان لە پێناو جنس و ئافرەتدا، ئەم لە ئەوان زیاتر ئامادە و بێباکە بۆ قوربانیدان و سەر و ماڵدانان لە پێناوی ڕاستیەکانی دیندا. ئەگەر ئێستا و مێژوو بگەڕێین دەیان نمونەمان لەو سێ توێژە لە گەنج دەست ئەکەوێت کە هەر یەکەیان دەیان چیرۆژی تراژیدیان بەسەر خۆیان داهێناوە لە پێناو ئەو عەشقەدا. بەڵام تەنیا و بەتەنیا عاشقانی خوا و دین پەشیمان نین و پەنجە ناگەزن. بە دڵنیاییەوە ئەو دوو توێژەی تر ئەوەندە پەشیمانن لە بەفیڕۆدانی تەمەنیان لە عەشقی پارە و ئافرەتدا. ئەگەر پەشیمان شاخی لێ دەربەهاتایە ئەوە شاخی ئەوان ئاسمانی کون ئەکرد. ئەو دوو توێژە لە گەنج زۆر ئەنانی و خودپەرستن، تەنیا خۆیان ئەوێت و بۆ خۆیان ئەژین. بەڵام ئەم گەنجانەی تر کە عاشقی خوا و دین ئەبن لەبەر دین و لەبەر خوا خۆیان لەبیر نەماوە و بۆ خوا بۆ خەڵکی ئەژین، بۆیە نە لە دنیا و نە لە ئاخیرەتدا پەشیمان نین. بەڵام دوو توێژەکەی تر ئەگەر لە دنیاشدا مەبەستی بەریان نەدات و پەنجەی پەشیمانی نەگەزن ئەوە بەبێ شک لە قیامەتدا پەشیمانی و خەجاڵەتی لە دڵ و دەموچاویشیاندا دەرئەکەوێت وەک خوای گەورە ئەفەرمێ وترى الظالمين لما رأوا العذاب يقولون هل إلى مرد من سبيل وتراهم يعرضون عليها خاشعين من الذل ينظرون من طرف خفي وقال الذين آمنوا إن الخاسرين الذين خسروا أنفسهم وأهليهم يوم القيامة ألا إن الظالمين في عذاب مقيم وما كان لهم من أولياء ينصرونهم من دون الله ومن يضلل الله فما له من سبيل. شورا آياتي 44 بۆ 46. تۆستەمکاران ئەبینی لە قیامەتدا کاتێک ئاگر ئەبینن ئەڵێن ئایا ڕێگەیەک شک ئەبەن لێەوە بگەڕێینەوە بۆ دنیا؟ جائیتر بەسەر کزی ئەیان بینی کە ئەبرێن بۆ لای ئاگر لە زەلیلیدا بە قنچاو سەیر ئەکەن. ئیماندارەکانیش ئەڵێن بێگومان ڕەنج خەسار ئەو کەسەیە کە خۆی و ماڵ و مناڵیشی دۆڕاندووە لەم ڕۆژەی قیامەتدا. دەی ئاگادار بن کە کەسانی ستەمکار لە سزایەکی بەردەوامدا ئەبن، جگە لە خوش پشتیوانێکیان نییە کە ڕزگاریان بکات لە سزای خوا. هەر کەسێکیش خوا ڕێگەی لێون بکات ئەوە کەس ناتوانێت ڕێگەیەکی نیشان بدات
منیش ئەم نووسینەم بۆ ئەو گەنجانە نووسیوە کە عاشقی خوا و دینن، ئەزانم هەر ئەوان سوود لەم نووسینە ئەبەن و هەر ئەوانی شتێ ئەگەن یانی چی عاشق بوون بە دین و بەخوا. ڕەحمەتی خوا لە پیرەمێردی شاعیر کە دەڵێ ڕەهن مای گومبووی هەردەی هەوایی ئەلەکتریکی تەلی بینایی ڕێم لێ شێواوە و گەردە نیشینم بیناییم لێڵە تۆی بینایی بینم ڕێگام نیشاندا سەرداری بوزورگ گورجی بۆ زت کرد بە دەلیل بۆ تورک. لەسەر ئەو عاشق بازیەی خۆی ئەڕوات تا ئەگاتە ئەوەی ئەڵێ هۆشێکت داومێ کە دونیام نەوێ خۆشەویستی تۆم ئەگەر بەرکەوێ باوجود عشقت پیاو ئەسووتێنێ کەڵکی خواردنی خۆشی نامێنێ قەیناکە ئەوسا هیچی خۆش ناخۆم تەنیا مەیلێکی خۆت بنێرە بۆم. جابرای بەڕێزم گەنجی ئیماندار بۆ ئەوەی بتوانین وەک مرۆڤێکی ئیماندار بژیت و سەر تا پای ژیانی بریتی بێت لە عیبادەت و هەمیشە لە ناو خێردا بژی بتوانێ پارێزگاری لە ئیسلامەتی خۆی بکات و گوم نەبێت لە ناو بۆچوون و ڕەوشی کۆمەڵگەی نائیسلامیدا و ڕێگەی ڕاستون نەکات و لە کاروانی پێغەمبەران و ساڵحان دوانەکەوێت و نەوەکو گورگ بیخوات. خاڵێکی تر قیامەتی مسۆگەر بکات و ڕووسوری بەردەم پەروەردیگاری خۆی بێت نەوەک ڕوو زەرد و ڕەنجەڕۆی ئەو ڕۆژە بێت کە ئەو کەسانەی ئیمانیان پێی نییە تیایدا ڕووزەرد ئەبن و بەدەستی خاڵی ئەچنە بەردەم پەروەردیگاریان. مەحوی شاعیر ئەڵێت لە ڕوو سووری عیبادەت لام و ڕووزەردی خەجاڵەت مام بە ناوی سێوی ناوم بە غاوان و من بەهێ ئەگرم. خاڵێکی تر بتوانێ ئیسلام بەخۆی و خەڵکی بناسێنێت لە جوانترین قالبدا کە وەک ئەو یان وەک هەوا چەندە پێویستە بۆ ژیان واش ئیسلام بۆ خۆی زەرورە و بۆ خەڵکیش. خاڵێکی تر ئەم ئیسلامە بگەینێت بە خەڵکی بەو شێوەی کە ئیسلام خۆی ئەیەوێت و خوای گەورە نەخشەی بۆ چێشاوە نەک بەو شێوەیە کە خەڵکی ئەیەوێ لەی تێبگات. ئەو کەسەی ئەیەوێت وا بژی ئەوە پێویستە بەردەوام چاوی لەسەر ئەم حەوت خاڵە بێت و لە هەوڵی پاراستنیاندا بێت دڵی فکری جەستەی عەقڵی کەسایەتی نەفسی. کتێبخانەکەی داواکارم ئەم نووسینە بۆ خوێندنەوەی تەنیا نەبێت بەڵکو بۆ جێبەجێکردن و کار بۆکردن بێت. هێمنی سەید عەلی سەریاس 1970. یەکەم دڵت بپارێزە و پەیوەستیەکانی بۆ دابین بکە لاپەڕە 15. دڵ ئەو پارچە گۆشتەیە لە مرۆڤدا کە ئەگەر پەروەردەکرا و چاک بوو ئیتر هەموو لەش چاک ئەبێت و ئەگەر خراپ بوو ئەوە هەموو لەش خراپ ئەبێت وەک پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم ئەفەرمێ کە لە جەستەی ئەم بنیادەمەدا پارچەیەک هەیە ئەگەر چاک بێت ئەوە هەموو جەستە چاک ئەبێت و ئەگەر خراپیش ببێت ئەوە هەموو جەستە خراپ ئەبێت. ئاگادار بن ئەو پارچەیەش بریتیە لە دڵ. کۆڵەکەی ژیانی مرۆڤێکی ئیسلام دۆست بریتیە لەو دڵە زیندوەی کە پەیوەندە بەخواوە و یەقینی بەگەیشتنی هەیە پێی و بڕوای وایە قیامەت و محاسەبەکردن هەیە پاشمردن. ئەو دڵی کە هیوای بەخوای خۆی هەیە و لە سزای ئەو ئەترسێ حەقیقەتی بنیادەم لە هەیکەل و گۆشت و ئەندام و شانە و خانەکانی دانیە بەڵکو لەو پارچە گۆشتەدایە کە ئیشی پێ بکات کە ئەویش دڵە. دڵ وەک ئیمامی غەزالی باسی کردووە شتێکی مادیە و معنەویشە لە هەمان کاتدا نەخۆش ئەکەوێت و ساغیش ئەبێت. ئەوە تا خوای گەورە ئەفەرمێت ويقول الذين آمنوا لولا نزلت سورة فإذا أنزلت سورة محكمة وذكر فيها القتال رأيت الذين في قلوبهم مرض ينظرون إليك نظر المغشي عليه من الموت فأولى لهم. محمد آياتي 20. ئیماندارەکان ئەڵێن ئەگەر سوورەتێک دا ئەبەزی جاکە سوورەتێکی محکەم دا ئەبەزێت و باسی جەنگاندنی تێدا دێت ئەو کەسانە ئەبینێت کە دڵیان نەخۆشە بۆت ئەڕوانن وەک ئەوەی کە مردن یەخەی پێگرتە بن هەر ئەوە شایستەیە بەوان کەواتە دڵیش وەک لەش حاڵەتی ساغی و نەخۆشی و مردن ڕووی تێ ئەکات. بۆیە پێویستە گەنجشاوی لەسەر دڵی بێت و بیپارێزێت. بۆیە لەم تەوەرەدا سێ بابەتی پێویست باز ئەکەین. یەکەم دڵ پێویستی بە قەڵغانێک هەیە کە بیپارێزێ لە نەخۆشکەوتن. یەکەمی شتێک کە تۆی گەنج پێویستە دڵتی لێ بپارێزی بریتیە لە خۆشویستنی دنیا و پارەپەرستی و پشتگوێخستنی ئاخیرەت چونکە ترسناکترین نەخۆشی بۆ دڵ بریتیە لە دنیا پەرستی و پشتگوێخستنی ئاخیرەت. ئەو قەڵغانەش لەم نەخۆشە
بتپارێزێ بریتیە لە یەقینبوونت بە هاتنی قیامەت و بیرکردنەوەت لەو پاداشتانەی کە لای خۆی گەورە هەیە و مقارانەکردن لە نێوان بێنرخی ئەم دنیایە و گەورەی و زۆر بە نرخی ئەوەی لای خۆی گەورە هەیە ئەگەر دروست بێت جیاوازی بکرێت لە نێوان شتێک کە لە ناو ئەچێت و تەواو ئەبێت لەگەڵ شتێکدا کە لە ناو ناچێت و تەواو نابێت خۆی گەورە ئەفەرمێ ما عندكم ينفد وما عند الله باق ولنجزين الذين صبروا أجرهم بأحسن ما كانوا يعملون نحل آية 96 ئەوەی لای ئێوە لە ناو ئەچێت و ئەوەی لای خوا ئەمێنێتەوە بە دڵنیاییەوە ئێمە پاداشتی ئەوانەی کە ئارامگرن بە باشتر لە کردەوەکانیان ئەدەینەوە کەسی وا هەیە پێکەنینی بەم بابەتە دێت و بەگاڵتەکردنەوە ئەڵێت باشە مەگەر مرۆڤ بۆ ئەوە دروست نەبووە لە دنیادا بژی ئەی ئیتر ینی چی دنیای خۆش نەوێت و پشتگوێی بخات و ڕووبکاتە ئاخیرەت لە وەڵامدا ئەڵێن دنیاویستن زیایە لە دنیا پەرستن دنیاویستن و خۆشکردن و جوانکردنی ژیان شتێکە و دنیا پەرستن و پڕکردنی لە نادادی شتێکی ترە خوا ئەفەرمێت وابتغي فيما آتاك الله الدار الآخرة ولا تنس نصيبك من الدنيا وأحسن كما أحسن الله إليك ولا تبغي الفساد في الأرض إن الله لا يحب المفسدين قصص آية 77 بەهۆی ئەو شتانەوە کە خوا پەیداوی شوێن ئاخیرەت بکەوە و پشک و ئەرچی خۆشت بەرامبەر بە دنیا لەبیر مەکە باشەش بکە وەک چۆن خوا باشەی لەگەڵ کردووی بە شوێن گەندەڵیدا مەڕۆ دڵنیا بەخوا خۆشی نایەت لە گەندەڵکاران نیشانەکانی دنیا پەرستی هەندێک لە زانایانی ئیسلامی ئەوەیان ڕوونکردوتەوە کە دنیا پەرستی و دنیاویستی دوو شتی لە یەکتر جیان دنیاویستی ئەوەیە کە لە حەڵاڵدا بەشی خۆت و ئەوەی نەفەقەی لەسەر تۆیە دابین بکەیت لانی کەم بۆ ساڵێک پاشان ئەبێ لە هەوڵی ئەوە دابی میراتگرانت بە دەوڵەمەندی جێبێ هەڵێت نەک بە هەژاری تا دوای خۆت دەستپان نەکەنەوە لە خەڵکی و ببنەبار بەسەڵ خەڵک و ژیانەوە ئیمامی بوخاری لە سەحیحەکەی خۆیدا بابەتێکدا ئەنێت و ئەڵێت دەرێک باسی گڵدانەوەی قوتی یەک ساڵ ئەکات بۆ ماڵ و مناڵ و باسی چۆنیەتی خەرجکردنی خێزان ئەکات پاشان بۆ سەلماندنی ئەم مەبادئە ئابووریە چەند فەرمودەیەک ئەکاتە بەڵگە و ئەفەرموێ دارخورماکانی بەنی نەزیری ئەفرۆشێت و قوتی یەک ساڵی ماڵ و مناڵی لێگڵدایەوە ئیمامی بەیهەقیش لە کتێبی سنن الکوبرادا ئەڵێت باب العفس الرجل لأهله قوت سنة ئەمیش ئەم حەدیسە ئەکاتە بەڵگە بۆ قسەکەی و ئەڵێت لە سوفیانی کوڕی عویەینیەوە ئەجێڕنەوە کە سوفیانی سەوری پێی وتووە چەندێک قوتت بۆ ماڵ و مناڵت داناوە ئەویش وتی هیچ پاشان ئەم حەدیسەم بیرکەوتەوە کە لە عومەرەوە ڕیوایەتی کردووە ڕیوایەتێکی تر هەیە لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم ئەجێڕنەوە کە فەرموویەتی نعم العون على دینی قوت سنەتی باشترین هاوکار بۆ پاراستنی دین ئەوەیە ڕزقی ساڵێک لە ماڵدا دابنیت لێرەدا تێبینیەکی ورد هەیە قورئان ئاماژەی پێ ئەکات و زۆر جێگەی خۆیەتی موسڵمان لەسەری ڕابوەستێت ئەویش ئەوەیە ئەگەر لە حەڵاڵدا و بە پێی ڕێنماییەکانی ئیسلام چێژ لە دنیا و شتە دنیاییەکان ببەی نەک دنیا پەرستی و خراب نییە بەڵکو هاوڕێ لەگەڵ نیەتی باشدا ئەبێتە عیبادەت و کاری باشیش وەک خۆی گەورە ئەفەرمێت ومن أضل ممن اتبع هواه بغير هدى من الله إن الله لا يهدي القوم الظالمين قصص آياتي 50 چێ لەو کەسە وێڵترە کە دوای ئارەزووی خۆی بکەوێت بەبێ شارەزای و ڕێڕوونیەک لەلایەن خواوە بۆی هاتبێت دڵنیا بە کە خوا بەرچاویستەم کار ڕۆشن ناکاتەوە دەیکەواتە ئەگەر بەپێی ڕێڕوونیەکانی خوا ئارەزوەکانت ئیش پێ بکەی ئەوە وێڵبوون و سەرگەردانی نییە پرسیار کرا لە ئەبوو سوفیانی ڕەعینی ئەو دنیایی خوا لە قورئاندا لۆمەی ئەکات کامەیە بۆ ئەوەی پیاوی عەقڵ لێی دوور بکەوێتەوە فەرمووی هەر شتێک لە دنیادا خۆشویست مەبەستت دنیا بوو ئەوە خراپە هەر شتێکت لە دنیادا خۆشویست و مەبەستت دوار ڕۆژ بوو ئەوە دنیا پەرستی نییە بەڵام کەوتنە شوێن دنیا دوور لە ڕێنماییەکانی دین سەر بۆ دنیا پەرستی ئەچێشێت و مرۆڤی موسڵمان ئەبێ بە ئاگا بێت لەو مەسەلەیە زانایانیش چەند نیشانەیەکیان داناوە بۆ ئەو حاڵەتە ناتەندروستە کە بە کورتی ئەمانن یەکەم ئەوەندە بە دنیاوە سەرقاڵ بیت کە ئەرکە ئاینیەکانی بفەوتێنی بۆی حەسەنی بەسری ئەفەرموێت خۆتان بە دوور بگرن لەو شتانەی سەرقاڵتان ئەکات بە دنیاوە
چونکە دنیا هەروایە خەڵکی زۆر سەرقاڵ ئەکات بەخۆیەوە مرۆڤ هەر ئەوەندەی دەرگایەکی لە خۆی کردەوە بۆ خۆ سەرقاڵکردن ئەو دەرگایە دەرگای تری لێ ئەکاتەوە. 2 زۆر هەناسە هەڵکێشان بۆ دنیا و خەفەت خواردن بۆی. زەیدی کوڕی سابت ئەڵێ لە پێغەمبەرم بیستووە کە ئەی فەرموو صلی الله عليه وسلم هەر کەس هەر لە خولیا و خەیاڵی دنیادا بێت خوای پەروەردیگار کاروباری پەرش و بڵاو ئەکات و هەژاری ئەخاتە بەرچاوی بە بەردەوامی هەر ئەو ڕۆزیەشی بۆ دێت کە بڕیاری داوە بۆی بێت هەر کەسێکیش لە خولیا و خەیاڵی دوار ڕۆژدا بێت خوای پەروەردیگار کاروباری بۆ جەم و زۆر ئەکات دەوڵەمەندی ئەخاتە ناو دڵیەوە و دنیا حەز بکات یان حەز نەکات ئەبێ بەرەو ڕووی ئەو بەندەیە بڕوات. ئیبن القەییمی جەوزی ئەڵێ ئەوەی دنیای خۆش ئەوێت 3 شت هەیە لەی جیانابێتەوە خەفەتێکی پێویست ماندووبوونێکی بەردەوام پەشیمانیەک کە تەواو نابێت هۆکەشی ئەوەیە ئەوەی دنیای خۆش ئەوێت بە هیچ تێر نابێت کە ئەگاتە شتێک ئەکەوێتە خولیای شتێکی ترەوە کە لە سەرووی ئەوەوەیە حەدیسی سەحیح هەیە کە ئەفەرموێ ئەگەر نەوەی ئادەم دۆڵێک ئاڵتونی هەبێت ئەوە هەوڵ ئادات بیکات بەدوان. هەندێک لە زانایان ئەڵێن هەر کەس هەر دنیای ئەوێت با خۆی ئامادە بکات بۆ سەرشۆڕی. 3 خۆشویستنی خەڵکانی دنیایی و ماستاوکردن بۆیان و خۆنزیکردنەوە لەیان و بەرنەگرتن لە کارە ناشەرعی و خراپەکانیان. سوفیانی سەوڕی ئەڵێ من خەڵکی دنیایی ئەناسمەوە بە سڵاوکردنەکەیاندا لە خەڵکی دنیایی. 4 زۆر باسکردنی دنیا و ڕاکردن بە دوایدا بەڕادەیەک ببێتە وردی سەر زمان و قسەی ناو کۆڕ و کۆبوونەوەکانی. هەندێک لە سەلەفی ساڵحی ئێمە ئەفەرموون هەر کەس شتێکی خۆش بوێت زۆر باسی ئەکات. هەندێکی تریان ئەفەرموون من خۆشم ناوێت لە کەسێک هەر باسی ورگ و ناوگەڵی بکات. پندێکی جوانی ناو عەرەبیش هەیە کە ئەڵێ دڵ مەنجەڵە و زمانیش کەوچکی ناو ئەو مەنجەڵەیە. پیاوانی ڕاستەقینەی خوا لێیان نەبیستراوە کە سەرقاڵی باسی دنیا بن. ئەیوبی سەختیانی کە قوتابی ئیمامی ئەحمەدی کوڕی حەمبەل بووە هەرگیز نەمبینیوە ئەحمەدی کوڕی حەمبەل باسی دنیای کرد بێت. ئەمڕۆژ حاڵی زۆربەی خەڵک وای لێ هاتووە کە تا کۆڵ ئەبێت باسی دنیا ئاکات و پاش ئەوە ئەگەر کاتی مایەوە ئەوە باسێکی ئاخیرەتیش ئەکات ئەوەی هەیەی بۆ دنیای خەرجی ئەکات و ئەگەر شتێکیشی لێ مایەوە ئەوە بۆ ئاخیرەتی خەرج ئەکات. 5 لەبەر دنیا پاڵ بنێت بە ئاخیرەتەوە لەبەر دنیا و ڕازیکردنی خەڵکی خوا بڕەنجێنێت لە خۆی. خوای گەورە ئەفەرمێت وابتغي فيما آتاك الله دار الآخرة ولا تنس نصيبك من الدنيا وأحسن كما أحسن الله إليك ولا تبغي الفساد في الأرض إن الله لا يحب المفسدين. قصص آياتي 77. شوێن دوا ڕۆژ بکەوە بەو شتانەی خوای گەورە پێتی بەخشیوە و پشتی دنیای خۆشت لەبیر مەکە چۆن خوا چاکەی بەرامبەرت کردووە تۆش هەروە چاکە بکە و شوێن گەندەڵی مەکەوە لەسەر زەویدا دڵنیا بەلەوەی کە خوا گەندەڵکارانی خۆش ناوێت. پێغەمبەریش صلی الله عليه وسلم ئەفەرمێت هەر کەس خۆی بگەیەنێتە ڕەزامەندی خوا بەڕێگەی عاجزبوونی خەڵکی ئەوە خوش لێ ڕازی ئەبێت و خەڵکیشی بۆ ڕازی ئەکات. هەر کەس خۆی بگەیەنێتە ڕەزامەندی خەڵکی بەڕێگەی عاجزبوونی خوا ئەوە خوش لێ عاجز ئەبێت و خەڵکیشی لێ ناڕازیە. پێغەمبەر صلی الله عليه وسلم بە معازی فەرمووم پێت بڵێم خراپترین کەس چێە؟ ئەوەی بەتەنیا نان ئەخوات و ڕێگە لێ میوان ئەگرێت و بەتەنیا سەفەر ئەکات و لە خزمەتکاری ئەدات. پێت بڵێم لەمەش خراپتر چێە؟ ئەوەی ڕقی لە خەڵکیە و خەڵکیش ڕقیان لێیەتی. پێت بڵێم لەمەش خراپتر چێە؟ ئەو کەسەی کە خەڵک لە خراپەی ئەترسن و چاوەڕوانی هیچ خێرێشی لێ ناکەن. پێت بڵێم لەمەش خراپتر چێە؟ ئەو کەسەی ئاخیرەتی خۆی ئەفرۆشێت و دنیای بۆ غەیری خۆی پێ ئەکڕێت. پێتان بڵێم لەمەش خراپتر چێە؟ ئەو کەسەی دنیا بەدین پەیدا بکات و بیخوات. ئیبن وەهبیش ئەڵێ مالیک پێیوتم عەبدوڵڵای کوڕی وەهب تەنیا ئەوەی ئەیبیست بیگەیەنە باری کەزمەدە بە کۆڵی خۆتدا کاتی خۆی ئەیانوت خوێڕیترین کەس ئەوەیە کە دوا ڕۆژی خۆی بفرۆشێت بۆ دنیای خۆی لەو کەسە خوێڕیتر ئەوەیە دوا ڕۆژی خۆی بفرۆشێت بۆ دنیای جگە لە خۆی. 6 نەناسینی پەروەردیگار و شەیتان ڕاست و ناڕاستی دنیا و ئاخیرەت وەک پێویست. عەلی کوڕی ئەبوو تاڵیب ئەفەرموێت هەر کەس
6 سیفەت هەیە تێیدا کۆبوویەوە ئەوە ناچار ئەبێت کە بە شوێن بە هەشدا بگەڕێت و لە ئاگر ڕابکات. یەکەمیان ئەوەیە کە خوا بناسێت و گوێڕایەڵی بکات، شەیتان بناسێت و سەرپێچی بکات، ڕاستی بناسێت و شوێنی بکەوێت، ناحەقی بناسێت و خۆی لێ بپارێزێت، دنیا بناسێت و بیداتە دواوە، ئاخیرەت بناسێت و بەدوایدا عەوداڵ بێت. پرسیاریان لە ئیبراهیمی کوڕی ئەدهەمی تابعی کرد، ئەڵێ دنیامان پینە ئەکەین بە دڕاندنی دینەکەمان، نە دینەکەمان بە ساغی بۆ ئەمێنێتەوە و نە ئەو دنیاش کە پینەی ئەکەین. خۆشبەختی بە حاڵی ئەو کەسەی پەروەردگاری لە پێش هەموو شتێکەوە دائەنێت و دنیاش خەرج ئەکات لە پێناو بەدەستهێنانی ئەوەی پێشبینی ڕوودانی ئەکات. یەحیای کوڕی مەعاز ئەڵێ ئەم بنیادەمە چەند هەژارە، ئەوەندەی لە هەژاری ئەترسێت ئەوەندە لە خوا بترسایە ئەچوویە بەهەشت. خی گەورە بەراوردێ لە نێوان دنیا و دوا ڕۆژدا ئەکات و ئەفەرمێت زين للناس حب الشهوات من النساء والبنين والقناطير والمقنطرة من الذهب والفضة والخيل المسومة والأنعام والحرث ذلك متاع الدنيا ذلك متاع الحياة الدنيا والله عنده حسن المآب قل أو ننبئكم بخير من ذلكم للذين اتقوا عند ربهم جنات تجري من تحتها الأنهار خالدين فيها وأزواج مطهرة ورضوان من الله والله بصير بالعباد. حوتم هەندێ نیشانەی تر هەیە سەرەتان بۆ گەشە سەندنی هەستی دنیا پەرستی لە مرۆڤدا، بۆیە پێویستە هەر کەس لێی ڕوودا خێرا پێداچوونەوە بکات بۆ خۆی و چارەسەری بکات تا تەشەنەی نەکردووە. بۆ نمونە تۆران لە کتێب و خوێندنەوە و گوێنەدان بەوەی کە دەربارەی ئیسلام ئەنووسرێت بە چاکیان بە خراپ هەوڵدان بۆ بڕوانامە و پلە بەرزەکانی خوێندن بە ئامانجی گەیشتن بە سەرچاوی زیاتری پارە و پوڵ، نەک گەیشتن بە سەرچاوی زیاتری زانایی و دانایی. هەر بۆیە ئەو کەسانە کە ئەگەن بە بڕوانامە و پلە بەرزەکانی خوێندن لە چاڵاکی ئیسلامی ئەکەون و واز لە وتاردان و نووسین و پەیوەندی کۆمەڵایەتیەکان و پەروەردە و پێگەیاندنی خەڵکی ئەهێن و کاری یەکەم و کۆتاییان ئەبێتە هاتن و ڕۆیشتن لە نێوان ماڵ و زانکۆدا. هەشت کەسانی وەهەن کە خوای گەورە بەشی پێویستی پێداون لە دنیا و پێویستیان بەو سەرقاڵبوونە زۆرە نییە بدنیاوە، کەچی ئەوان لە بڕی ئەوەی بەکردداری سوپاسگوزاری خوای پەروەردیگار بن و لایەک بەلای ئاینەکەی ئەودا بکەنەوە و بکەونە هەوڵی بەهێزکردنی ئیسلام و باشترکردنی حاڵی موسڵمان و لە قۆناغێکەوە بۆ قۆناغێشی تریان برن. دێن ئەوەندە سەرقاڵی بۆ خۆیان دروست ئەکەن ناپڕژێتە سەر ئەرکە ئاینیەکەیان وەک پێویست. ئەم جۆرە کەسانە هەندێک جار خوای پەروەردیگار زلەی میهرەبانی ئەدات لەیان و تووشی مایە پوچی یان زیانی گەورەیان ئەکات تا بگەڕێنەوە بۆ باری سروشتی خۆیان و نەکەونە ناو دەریای دنیا پەرستیەوە، چونکە لە ڕاستیدا دنیا سروشتی وەک ئاوی دەریاوایە و سوێرە مرۆڤ تا زۆرتری لێ بخواتەوە زیاتر تینووی ئەبێت. هەندێک لە زانان ئەڵێن مرۆڤی موسڵمان ئەبێ زۆر خۆی بپارێزێت لە بەخیلی و باوەشکردنەوە بە دنیا، چونکە خوای گەورە نەفسی مرۆڤی وا خوڵقاندووە کە حەزی بە دنیا و پارەیە و لەو پێناوەدا نەک خۆی دائەنێت بەڵکو جاری وا هەیە پەنا بە خوادینی خۆشی دائەنێت. خوای گەورە ئەفەرمێت وأحضرت الأنفس الشح نساء ئاەتی 128 بەخیلی و باوەشکردن بە دنیادا خوڵقێنراوە و ئامادەکراوە لە ناو هەموو دەروونێکدا، کەواتە ئەبێ مرۆڤ بە حەزەر بێت لەوەی دەرونی نەبێت بە دوای بەخیلیەوە و لە بەربەخیلی خۆی بێ بەش بکات لە پلە بەرزەکانی مرۆڤ بوون و خواناسی بوون. وەک خوای گەورە ئەفەرمێت وأحضرت الأنفس الشح وإن تحسنوا وتتقوا إن الله كان بما تعملون خبير. نساء آية 128. هروها أفرمي قل لو أنتم تملكون خزائن رحمة ربي إذن لأمسكتم خاشية الإنفاق وكان الإنسان قتورا. إسراء آية 100. بەڵێ ئەگەر ئێوە گەنجینەکانی سۆزی خۆتان بەدەست بوایە ئەوە هەموویانتاندا ئەخز لە ترسی ئەوەی خەرج بێت. مرۆڤ هەروایە ڕژد و بەخیلە. هەروەها ئەفەرمێت ومنهم من عاهد الله لمن آتانا من فضله لنصدقن ولنكونن من الصالحين فلما آتاهم من فضله بخلوا به وتولوا وهم معرضون فأعقبهم نفاقا
في قلوبهم إلى يوم يلقونه بما أخلفوا الله ما وعدوه وبما كانوا يكذبون. توبة آياتی 77. هەیە لەناو دووڕوەکاندا پەیمانی بەخوا داوە کە ئەگەر خوای گەورە لە فەزلی خۆی بەشی بدات ئەوە بە دڵنیاییەوە چاکە ئەکات و ئەبێتە کەسێکی ساڵح و چاکەکار، کەچی کاتێک خوای گەورە بەشیان ئەدات بەخیلی ئەکەن و ڕوو بەولاو ئەکەن و پشت ئەکەنە خوا و ئاینی خوا، ئەو کارەیان ئەبێتە دووڕوویەک لەناو دڵیاندا تا ئەو ڕۆژەی ئەگەن بەخوا بەهۆی ئەو پێچەوانە زوڵانەوەیان و بەهۆی ئەوەی درۆیان کردووە لەگەڵ خوای خۆیاندا بە کورتی دنیا کۆکردنەوەی دنیا بۆ 4 شتی سەرەکیە و لەوە بەولاوە دنیا پەرستیە و پارە بۆ دوا ڕۆژ و لێپرسینەوەی زۆری لەسەر ئەکرێت. یەکەم، سەربەرزانە نەفەقەی ماڵ و مناڵی پێ بچێشێ. 2، مەردانە پیاوەتی و چاکەی پێ بکەی بۆ دنیا. 3، ماندوو نەناسانە پڕۆژەی خێری پێ بکەیت و بۆ دوا ڕۆژ. 4، قارەمانانە بەو ماڵ و سەروەت و سامانە دین و دینداری ببەیتە پێشەوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ کاتێک ڕۆژی قیامەت دێت خوا عەبدێک بانگ ئەکات و لە بەردەستی پەروەردگاردا ڕائەوەستێت و لە پلە و پایەکەی دنیای ئەپرسێتەوە وەک چۆن لە ماڵ و سامانەکەی ئەپرسێتەوە. هەروەها پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم ئەفەرمێت قاچی هیچ عەبدێک لە ڕۆژی قیامەتدا ناجوڵێتەوە تا لە 4 شت پرسیاری لێ نەکرێت: لە تەمەنی لە چیدا سەرف کردووە، لە گەنجەتیدا لە چیدا لە ناوی بردووە، لە ماڵ و سامانەکەی لەکوێوە پەیدای کردووە و لە چیدا خەرجی کردووە، لە زانستەکەی لە چیدا کاری پێ کردووە. خاڵی نۆیەم، یەکێکی تر لە نیشانەکانی دنیا پەرستی لە بیرکردنی یادی قیامەت و خەم نەخواردنی ئەو ڕۆژە و دەستەبەرنەکردنی توێشووی پێویست بۆی لە کاتێکدا ئەو گەشتەی قیامەت گەشتێکی حتمیە و کەس نییە لەو گەشتە حتمیە ببەخشرێ. ڕۆیشتن بۆ ئەو شوێنە بەدەستی خاڵیەوە یان بە باری گوناهەوە ڕووزەردی ڕاستەقینەیە و ڕیسوابوونە بۆ هەتایە. شاعیر جوانی فەرمووە تۆ بەوە ڕازیت کە هاوڕێی قەومێک بێت هەموو توێشووی خۆیان پێیە کەچی تۆ هیچ توێشوویت پێ نەبێت؟ دا هەروەها دەڵێت پێویستە بیپارێزی لە خۆشەویستی کورسی و دەسەڵات و خۆکردن بەخوا بەسەر خەڵکەوە و گەڕان بە دوای ناو نیشانی گەورە و چەپڵەی خەڵکی و زەلیلکردنیان کە ئەمانە هەمووی دڵ ئەمرێن و کەڕ و شوێری ئەکەن. غەزەلی لە کتێبی ئەحیا العلوم الدیندا هەموو ئەمانە ناو ئەنێت مهلیکات کە حەدیسە ئەفەرمێت 3 شت کوشندەیە و 3 شت ڕزگارکەرە و 3 شت گوناهە ئەسڕێتەوە، 3 شت پلە بەرز ئەکاتەوە، 3 شت کوشندەکە بریتین لە بەخیلیەکی گوێ بۆ گیرا و ئارزوو پەرستیەکی کارپێکرا و سەرسامبوونی خەڵک بە بیرروڕای خۆیانەوە، 3 شتە ڕزگارکەرەکەش بریتیە لە دادپەروەرانە بجوڵەیتەوە و لە کاتی تووڕەی و ئارامیدا میانڕەو بیت، لە کاتی هەژاری و دەوڵەمەندیدا لە خوا بترسی، لە کاتی نهێنی و ئاشکراییدا. ئەو 3 شتەش کە گوناهی مرۆڤ ئەستڕنەوە بریتین لە چاوەڕوانی کردنی نوێژ پاش نوێژێکی تر، چاک دەستنوێژگرتن لە کاتی زەحمەت و ناڕەحەتیدا، هەنگاو گواستنەوە بۆ نوێژە بە کۆمەڵەکان. ئەو 3 شتەش کە پلەی مرۆڤ بەرز ئەکاتەوە بریتین لە خواردندان بە خەڵکی بڵاوکردنەوەی سەڵاو لە یەکتری کردن، نوێشکردن لە شەودا کە خەڵکی هەموو لە خەودان. 11، پاراستنی دڵ لە ڕیابازی و خۆ بەزلزانین و ڕق و چینە هەڵگرتن بۆ خەڵکی و غەفڵەت و بێ ئاگایی کە هەموو ئەمانە ئەگەر ڕێگەی دڵیان بۆ بکرێتەوە ئەوە دڵ نەخۆشەخەن و پەلچێشەکەن بۆ مردنێکی هێواش و لەسەرخۆ. پاراستنی دڵ لە هەموو ئەمانە بە دڵسۆزی و ئیخلاس ئەبێت. مەبەستم بە ئیخلاس ئەوەیە برای موسڵمان، مەبەستی لە هەموو قسە و کردەوە و جیهاد و تێکۆشانێکی هەرخوا و ڕازیکردنی خوای گەورە بێت و بە شوێن ڕەزامەندی ئەو پاداشتی جوانی و ئەودا بگەڕێت، بێ ئەوەی لەو قسەیەدا یان لەو کردەوەیەدا یان لەو تێکۆشانەیدا چاوی لە دەستکەوتێک یان شتێکی ڕووکەژیان پلە و پایەک یان ناو شوورەتێک یان پێشکەوتن یان دواکەوتنێک بێت. ئەو کاتە ئەبێت سەربازی عەقیدە و فکرە، نەک سەربازی مەبەست و سوودی تایبەتی خۆی. وەک خوای گەورە ئەفەرمێت قل إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين. ئەنعام ئاەتی 162. بەڵێ من نوێژ و عیبادەت و ژیان و مردنم هەموو هەر بۆ خوای پەروەردگاری هەموو جیهانەکانە. بەم شێوەیە برای ئیشکەر لەو هیتافە تێ ئەگات کە بەردەوام ئەیڵێتەوە و ئەیچڕێ خوا مەبەستمانە. ئیخلاس یان دڵسۆزی بە شێوەیەکی گشتی بریتیە
لەوەی کە شتێکت خۆش بوێت و بەردەوام لە خەمی ناساندنی و ئەنجامدانی دابیت و بۆ ئەو کارش خۆت ذاتی خۆت نەخوێنیتەوە بە شێوەیەکی تایبەتیش مەبەست بە ئیخلاس کارکردنە بۆ خوا و دینی خوا دوور لە هەموو ڕیابازیەک چونکە ڕیا شریکێکی بچووکە و کارەکان پوچەڵ ئەکاتەوە. خوای گەورە ئەفەرمووێ ئنا ئەنزەلنا ئیلەیکە الکتابە بالحەق فاعبد الله مخلیسا له الدین. زومەڕ ئاەتی 2. ئێمە ئەم قورئانەمان ناردۆتە خوارەوە بۆ تۆ هاوڕێ لەگەڵ ڕاستیەکاندا دەی تۆیش خوا دڵسۆز و بێگەردانە بیپەرستە بە پێڕە و لە دینەکەی. هەرخوای گەورە ئەفەرمێ قل إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين لا شريك له. بەڵێ من نوێژ و عیبادەت و ژیان و مردنم هەمووی هەر بۆ خوا سەرف ئەکەم ئەو خوایی کە هاوتای نییە. هەروەها ئەفەرمێ فمن كان يرجو لقاء ربه فليعمل عملا صالحا ولا يشرك بعبادة ربه أحدا. كهف آياتي 110. ئەو کەسەی کە ئومێدی هەیە بە دیداری خوا بگات با کاری چاک بکاو هاوڵ بۆ خوا بڕیار نەدات. ئەم ئاەتە پیرۆزانە ڕاستیەکی ڕوون بە مرۆڤ ئەدەن ئەوەیش ئەوەیە کە کار ئەبێت دوو مەرجی تێدا بێت ئەو کاتە وەردەگیرێت و کەڵک ئەگرێت. یەکەمیان بێغەل و غەش بێت دووەمیان تەنیا بۆ خوا ئەنجام بدرێت. فوضەیلی کوڕی عەیاز ئەڵێ کارێ بێغەل و غەشە کە بە پێی شەرع ئەنجام بدرێت و کارێک بۆ خوایە کە دڵسۆزانە ئەنجام بدرێت. معقیلی کوڕی یاسر ئەڵێ لەگەڵ ئەبوبەکری سدیقدا چوین بۆ خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. فەرمووی ئەبوبەکر لە ڕاستیدا شرک شاراوەترە لە خشەی مێرولە دێتە ناوتان. ئەبوبەکر وتی باشە شرک جگە لە پەرستنی کەسێکی تر لەگەڵ خوادا شێوازێکی تریشی هەیە؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی بەو کەسەی گیانی منی بەدەستە لە ڕاستیدا شرک شاراوەتر لە خشەی مێرولە دێتە ناوتان. ئایا شتێکت فێر بکەم کەوتت شریک چ کەمی و چ زۆری دوور بکەویتەوە لەی؟ بڵێ اللهم إني أعوذ بك أن أشرك بك وإن أعلم واستغفرك لما لا أعلم. پەروەردیگاری خۆشەویست لە ڕاستیدا من پەنا ئەگرم بە تۆ لەو شرکانەی ئەیزانم و داوای لێبوردنیشت لێ ئەکەم لەو شرکانەی کە نایزانم. قوڕەی کوڕی خالیدی قوتبی حەسەنی بەسری ئەڵێ گوێم لە حەسەنی بەسری بوو لە تەفسیری ئاەتی ولا أقسم بالنفس اللەوامەدا ئەیوت ساتێک نییە کەسی ئیماندار بەبینینی و لۆمەی خۆی نەکات و نەڵێت ئەوە من مەبەستم بەو قسەیە چی بوو؟ ئەی مەبەستم بەو قسەی لەگەڵ خۆمدا کردم چی بوو؟ جارێ نییە بیبینی و لۆمەی خۆی نەکات. بەڵام کەسی بەرەڵڵا هەر بەرەو پێشەوە ئەڕوات و سەرزەنشتێکی خۆی ناکات. بە ئیمامی ئەحمەد یانود مرۆڤ چۆن ئەتوانێت دڵسۆز بێت لە وەرگرتنی زانستدا؟ فەرمووی ئەبێنیەتی ئەوە بهێنێت کە نەزانین لە ژیانی خۆی و لە ژیانی جگە لە خۆیدا هەڵبگرێت. ئەبوو داودی حافظ لە ئەبوو ئومامەوە ئەجێڕێتەوە کە کابرایە کاتە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وتی ئەی پێغەمبەری خوا ئەگەر کەسێک غەزا بکات و مەبەستی بێت کە هەم پاداشت و هەم ناوبانجی دەست بکەوێت ئەوە حاڵی چۆنە؟ پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم هیچی دەست ناکەوێت. کابرا 3 جار ئەو پرسیارەی لێ کردەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم هەموو جارێک ئەی فەرموو لاشی لە پاشان فەرمووی إن الله لا يقبل من العمل إلا ما كان له خالصا وابتغي به وجهه. بەدڵنیاییەوە خوا هیچ کارێک وەرناگرێت ئەو کارە نەبێت کە بێ خەوشە و مەبەستیش پێ تەنها ڕەزامەندی خوایە. لەم فەرموودەوە ڕوون ئەبێتەوە کە ئەو کارانەی خەڵکی ئەنجامی ئەدەن 5 ئەگەریان لێ ئەبێتەوە. 1 لە هەمان کاتدا هەردووچیانی مەبەست بێت خەڵک و خوا. 2 3 تەنیا یەکێکیانی مەبەست بێت یان خەڵک یان خوا. 4 و 5 یەکێکیانی مەبەست بێت کەچی ئەویتریانی دەست بکەوێت یان ڕازیکردنی خەڵک یان ڕازیکردنی خوا. ئەوەی کە خراپە و ماڵوێرانیە ئەوەیە کە مەبەستی بەرزکردنەوەی پەیامی خوا و ڕازیکردنی خوا نەبێت و ئەوەی لا مەبەست نەبێت بە هیچ زۆرێک هەر کارێک لەبەرخوا ئەنجام بدرێت ئەوە هەم بە کەڵک ئەبێت بۆ دنیا و دوا ڕۆژ و هەم بە بەرەکەت ئەبێت بۆ خۆت و بۆ ئیسلام و بۆ مسلمانان بە تایبەتی و خەڵکی بەگشتی. پێغەمبەر صلی الله عليه وسلم بە هاوڵەکانی فەرموو کە لە غەزای تەبوک گەڕانەوە کەسانێک هەن لە مەدینەدا هەنگاوێک ڕێگەتان نەبڕیوە و دۆڵێک نییە تیایدا تێپەڕاند بێت و ئەوان لەگەڵتاندا نەبوو بن بیانوویە گڵی دابوونەوە
لە ڕیواتەکەی تردا ئەفەرمێ نەبوو بن بە هاوڕێ لە پاداشتەکانی ئێوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی دنیا بۆ 4 کەسە، یەکێک خوا زانست و سامانیشی پێ ئەدات، ئەو کەسەش بەو نیعمەتە خۆی لە پەروەردگاری خۆی ئەپارێزێت و پەیوەندی خزمەتی ئەفامێت و مافی خوش جێبەجێ ئەکات. ئەم کەسە لە باشترین پلەدایە. کەسێکی تر هەیە کە خوا زانستێکی ئەداتێ بەڵام سامانی ناداتێ، ئەو کەسە نیازێکی ڕازگویانەی هەیە و ئەڵێ ئەگەر خوای پەروەردگار ئەگەر سامانی پێمدا منیش وەک فلانە کەسم ئەکرد، ئەو نیازەی بۆ حسێبە ئەکرێت و وەک ئەو فلان کەسە ئەبێت لە وەرگرتنی پاداشدا. کەسێکی تر هەیە کە خوا سامانێکی ئەداتێ بەڵام زانستی ناداتێ، ئەو کەسە بەبێ زانیاری کوێرانە دەست ئەخاتە ماڵەکەی، نەخۆی لەخوا ئەپارێزێت و نەخزمایەتی ئەفامێت و نەمافی خوش جێبەجێ ئەکات. ئەم کەسە لە خراپترین پلەدایە. کەسێکی تر هەیە کە خوا نەزانستێکی ئەداتێ نەسامانێکیشی ئەداتێ، ئەو کەسە نیازێکی خراپی هەیە، ئەڵێ ئەگەر خوای پەروەردگار سامانی پێ بدا بامە منیش وەک فلانە کەسم ئەکرد، ئەو نیازەی بۆ حسێب ئەکرێت وەک ئەو فلان کەسە ئەبێت لە هەڵگرتنی باری گوناهدا. پاش ئەوەی کە دڵت پاراست لە ئەو شتانەی کە خوا ئەڕەنجێنێت و دڵ نەخۆش ئەخەن، پێویستە بگەڕێی بۆ ئەوەی خواردنێکی بۆ پەیدا بکەی کە دڵتی پێبژێنێ و بە بەهێزی بهێڵێتەوە، بە بەهێزی بهێڵێتەوە. دوو پەیداکردنی خواردنێک بەردەوامی بە ژیانی دڵ بدات. خواردنی معنەوی دڵ بریتیە لە پەیوەستکردنی بەخواوە بە بەردەوامی و هەستان بەیادکردنەوە و پەرستنی بەو شێوەیەی خۆی ئەفەرمێت و نەخشەی بۆ ڕەشتووە. بە شێوەیەکی تر خواردنی دڵەکەت بریتیە لە زیکری بەردەوام و غافڵ نەبوون. زیکریش لە ئیسلامدا بە 3 مانادێت: قورئان خوێندن، نوێشکردن، ورد خوێندن. حەسەنی بەسری ئەفەرمێ ڕزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لەسەر بێ، بە دوای چێژدا بگەڕێن لە قورئان خوێندن و نوێژ و زیکردا. ئەگەر دەستان کەوت ئەوە مژدە بێ لێتان، ئەگەر دەستان نەکەوت ئەوە باش بزانن دەرگاتان لێداخراوە. ئەلف خوێندنەوەی قورئان و بیرکردنەوە لە مانا و مەبەستەکانی خوێندنی قورئان پەیوەستە بەو شێوەیە بێت کە ئیسلام خۆی ئەفەرمێت و دایناوە بۆ ئەوەی ئامانجەکەی بپێکێت، کە بە کورتی ئەوەیە کاتێ حەزت بۆی ئەچێت بیخوێنیتەوە و دەست بەدەست نوێژەوە بیت و بەهێمنی و بێپەلەکردن بێت، تێکەڵ بە خشوع و گریان بێت، ئاگاد لای مانا و مەبەستەکانی بێت، چونکە خوای گەورە عەزەوەجەل قورئانی ناو زیکر وەک ئەفەرمێت ئینا نەحن نەزەلنا الذیکرا وئینا لەه لەحافظون. حجر ئاەتی 9 یان ئەفەرمێ وئینەه لەذیکر لەکە وەلیقەومیکە وەسەوفە توسئەلون. زوخرف ئاەتی 44 کەواتە خوێندنەوە و متاڵعەکردنی قورئان و سەرقاڵبوون پێوە بە منتیقی قورئان زیکرە و خواردنێکی پڕ سوودیشە بۆ دڵ، نابێ لەی غافڵ بین. ئەوەش بزانە خوای گەورە ئەفەرمێ وقال الرسول يا ربي إن قومي اتخذوا هذا القرآن مهجورا. فرقان آياتي 30 کەواتە ئەبێ بترسی لەوەی تۆ یەکێک بی لەوانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم شکاتیان لێ ئەکات کە کۆچیان لە قورئان کردووە. نوێشکردن زیکری بەمانای نوێشکردنیش هاتووە لە ئیسلامدا، وەک خۆی عەزەوەجەل ئەفەرمێ وأقیم الصلاة لذیکری. تاها ئاەتی 14 نوێش بکە بۆ ئەوی منت هەمیشە لە یاد بێ. یان ئەفەرمێ وئینەه لەذیکر لەکە وەلیقەومیکە وەسەوفە توسئەلون. زوخرف ئاەتی 44 یان نوێش بەرقەرار بکە، نوێش بە دڵنیایی و ڕێگری لە بەرەڵایی و خراپەکاری ئەگرێت و زیکری خوا لە هەموو شتێک گەورەترە و خوش زانایە بە هەموو ئەو شتانەی ئێوە ئەیکەن. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێت یەکەمین شتێک کە لێپرسینەوەی لەسەر ئەکرێت لەگەڵ عەبددا بریتیە لە نوێژ. ئەگەر ئەوەی باش بوو هەموو کردەوەکانی تری باش ئەبن، ئەگەر ئەوەشی خراپ بوو ئەوە هەموو کردەوەکانی تری خراپ ئەبن. سەیری قورئانیان فەرموودە بکەی بە دوو شێوە باسی نوێژی کردووە، مەدحی نوێژ و نوێژ خوێنانی کردووە، زەمی نوێژ نەکردن و نوێژ دواخستن و تەمەڵی کردنی کردووە لە نوێژدا. بۆ نمونە ئەفەرمێ وهذا كتاب أنزلناه مبارك مصدق الذي بين يديه ولتنذر القرى ومن حولها والذين يؤمنون بالآخرة يؤمنون به وهم على صلاتهم يحافظون. أنعام آية 9 بۆ باری دووەمیشان بۆ نمونە ئەفەرمێ فويل للمصلين الذين هم عن صلاتهم ساهون. ماعون آية 5 یان ئەفەرمێ
إن المنافقين يخادعون الله وهو خادعهم وإذا قاموا إلى صلاة قاموا كسالى يراءون الناس ولا يذكرون الله إلا قليلا. نساء آية 142 يان أفرمي فخلف من بعدهم خلف أضاعوا الصلاة واتبعوا الشهوات فسوف يلقون غيا. مريم آية 59 عمری کوڕی عەبدولعەزیز ئەفەرمێت هەرکەس بتوانێت نوێژەکانی بپارێزێت باشتر شتەکانی تری ئەپارێزرێت و هەرکەس نوێژەکانی بفەوتێنێت خراپتر شتەکانی تری ئەفەوتێنێت. حەسەنی بەسڕیش ئەڵێت ئەگەر نوێژکردن لەلات سووک و بێنرخ بوو ئەی ئیتر چی هەیە لەلات بەنرخ بێت. نوێژیش کاتی ئەبێتە خۆراک بۆ دڵەکەت کە فەرز و سونەتی بپارێزیت و بەو ئاداب و مەرجانەشەوە بیبەستیتەوە کە خوای گەورە ئەفەرموێ و تێکەڵ بەڕامان و خشوعی بکەیت. خشوعیش وەک زانایان باسی ئەکەن دوو جۆرە خشوعی بەدەنی کە نەجوڵاندنی چاو و دەست و ئەندامەکانی لەشە لە کاتی نوێژکردندا و زەلیل و ملکەچانە وەستانە لە بەردەم خوای خۆتدا و لاڵانەوەیە لەی. خشوعی قەلبی کە بە ئاگابوونە لە نوێژەکەت و لە مانای ئەو وشانەی ئەیان خوێنیت و بیرکردنەوەتە لەوەی کە قسە لەگەڵ چێدا ئەکەیت و چێ ئەدوێنی. قد أفلح المؤمنون الذين هم في صلاتهم خاشعون. مؤمنون آياتي يك بودو يعني الصحابة بالرزكاني بيغمبر صلى الله عليه وسلم لنوجدا تساويا أبري آسمان تا أم آيات دابزي قد أفلح المؤمنون الذين هم في صلاتهم خاشعون أو إيمان دارانا سركوتو أبن كالنوجكانيان دا ملكتن إترتساويا أبري جيغا سوزدكانيان ذكر لإسلام دا بەمانای دوعاکردن و ویرد خوێندن و تەسبیحاتکردنیش دێت. یانی هەر کەسێک دوعا و ویردەکانی بەیانیان و ئێواران بخوێنێت بە کەسێکی زاکر ئەژمێردرێت. بەڵام لێرەدا دوو تێبینی هەیە ئەوانیش ئەوەن کە یەکەم باشتر وایە ئەو زیکرانە بخوێندرێت کە مەئثورن یان لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم جێڕدراوەتەوە. دوو ئەو زیکرانە بخوێنن کە کۆکراون یانی پاداشتی زۆریان لە خۆگرتووە. بۆ نمونە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرموێ هەرکەس دوو ئاەتی ئاخیری سوورەتی بەقەرە بخوێنێت ئەوە کیفایەتی ئەو شەوە ئەکات. هەندێک لە زانایان لە مانای ئەمەدا ئەفەرمون مەبەستی حەدیسەکە ئەوەیە کە ئەگەر ئەو شەوە شەونوێژ و هیچ عیبادەتێکی تریش نەکات هەر ئەوەی بەسە. هەندێکی تر ئەڵێن ئەگەر هیچ ویرد و ئەورادێکی تر نەخوێنێت لەو شەوەدا ئەو دوو ئاەتە کیفایەتێتی ئەوەی بەسە. هەندێکیش ئەفەرمون ئەو ویردە کیفایەتە بۆی و ئەی پارێزێت لە هەموو شتێکی زیان بەخش وەک مار و مێرو یان دز و چەتە و ئەو شتانە خوش زاناترە. هەروەها پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمێ هەرکەس لە بەیانیاندا ئاەتی فسبحان الله حين تمسون وحين تصبحون وله الحمد في السماوات والأرض وعشيا وحين تظهرون يخرج الحي من الميت ويخرج الميت من الحي ويوحي الأرض بعد موتها وكذلك تخرجون. ڕۆم ئاەتی 19. پێغەمبەری خوا عەلەیهی ساسام کە ئەفەرمێ ئەمە بخوێنێت ئەوە کیفایەتی ئەو ڕۆژەی ئەکات. ئەنجا لە پاشاندا زکریش زۆری زۆرە لەوانە سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر و دوعاکردن و لاڵانەوە و پاڕانەوە و سەڵاواتدان لە یادی پێغەمبەری خوادا عەلەیهی سەڵات وسەلام یان ئەو زیکرانەی دانراون بۆ خەوتن و هەستان و نان خواردن و دەستنوێژگرتن و بینینی مانگ و کەسی نەقسان و چوونە دەر لە ماڵ و هاتنەوە و هەتا دوایی. بۆیە ئەڵێم ئەو ویرد و زیکرانە باشترن کە لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم وەرگیراون چونکە کەسی ویردی خوێن دوو پاداشتی دەست ئەکەوێت. یەکەمیان پاداشتی زیکرکردنەکە، دووەمیان پاداشتی زیندووکردنەوەی سونەتەکە. ئەم وردە و سونەتانە لە ئەزکارەکانی ئیمامی نەوەویەوە هەموو کتێبەکانی فەرموودەدا بە درێژی باسکراون. کتێبی مەئثوراتی پێشەوە حەسەن بەنایش بۆ پڕکردنەوەی ئەم لایەنەیە کە شتێکی باشە هەموو ئێواران و بەیانیەک بەشی پێویستی لێ خوێندرێت و پشتگوێ نەخرێت بە پێی بۆڵوان. یەکێکی تر لەو خواردانەی کە دڵت پێویستی پێی هەیە خەڵوەت چێشان و بەخۆدا چوونەوە و بیرکردنەوەی لە خۆت و چارەنووسی خۆت لە قیامەتدا و چارەسەرکردنی ئەو نەقسانانەی کە لە خۆتدا ئەیان بینی. هەوڵ بدە خەڵوەتەکانت لەم شتانەدا سەرف بکەیت. نوێژی سونەت بە تایبەتی لە شەودا، قورئان خوێندن بە تایبەتی لە بەیانیاندا، مناقەشەکردنی مەسەلە ڕۆحی و عیبادەتەکان بە تایبەتی لە ناخی خۆتدا، کتێب خوێندنەوە بە تایبەتی کتێبەکانی تەفسیر و حەدیث. ئیمامی ئیبن الجەوزی ئەڵێت
ئەگەر سەیری خۆت کرد و بینیت نەفست حەزی بەناو خەڵکە و بێزارە لە خڵوەت، ئەوە بزانە تۆ بە کەڵکی خوا نایت. بەم شێوەیە ئینشاءالله گیانت یان دڵت بەردەوام خواردنی خۆی وەردەگرێ و بێهێزی ڕووی تێناکات و بە زیندوی ئەمینێتەوە. سێم، یەکێکی تر لەو پێویستیانەی دڵت ئەمەیە کە دەرمانێکی بۆ پەیدا بکەی کاتێک نەخۆش ئەکەوێت. وەک وتمان دڵیش وەک جەستەوایە نەخۆش ئەکەوێت، بۆیە هەر کات نەخۆش کەوت ئەبێ دەرمانی بۆ پەیدا بکەی تا چاک ببێتەوە و شیفای بۆ بێت. خۆ ئەگەر پشتگوێی بخەی و چارەسەری نەکەیت ئەوە ئەمرێت و لە دەستی ئەدەی. باشترین دەرمانیش بۆ تیمارکردنی دڵ بریتیە لە تۆبەیەکی ڕاستەقینە و ئەنجامدانی هەندێک کاری خێر، تۆبەی ڕاستەقینە و نەسوح و داوای لێخۆشبوونی بەڕاستی لە خوای پەروەردگار ئەوەیە کە هەست بە گونەهباری و خەجاڵەتی خۆت بکەیت لە بەردەم پەروەردگاردا و دان بنیت بەوەدا کە هەم لە پەرستنیدا کەمتەر خەم بوویت و هەم لە خزمەتکردنی دینەکەیتدا. ئەبێ ئەوە بێنیتە یادی خۆت کە سزا لەسەر گوناه دانراوە، چونکە گوناهکردن جۆرێکە لە بێ ئەدەبی و جۆرێک لە سپڵەی تێدا لە بەرامبەر خوادا. گوناه ئەگەر تۆبەی لێ نەکەیت ئەوە ئەبێ چاوەڕوانی سزا بیت لەسەری، مەگەر خوا بە لوتفی خۆی بتبورێت ئەبێ زۆر بە زەلیلی و ملکەچانە بەندایەتی خوا بکەیت و ئیعتراف بە کەمتەرخەمی خۆت بکەی لە بەرامبەر خوای پەروەردگاردا. ئەگەر بەم شێوەیە بیت ئەوە بە ئیزنی خوا هەرگیز هیچ بایەک ناتشەچێنێ و هیچ کرمێ ناتوانێت کرمۆڵکردنی دڵتی نابێت. دکتۆر یوسف قەڕەضاوی لە کتێبی تەربیەت الئیسلامیە و مەدرسەت الحەسەن بەنادا دەڵێت جارێکیان گەنجێک لەو گەنجانەی کە دەستیاندایە قورئان خوێندن و بانگەشەکردن بۆ بانگەوازی ئیسلامی لە غەفڵەتێکدا کەوتە دوای ئافرەتێک و تووشی گوناهێک بوو. لە خەجاڵەتی و تەریقیدا چوویە گۆشە گیری و نەهاتە دەرەوە کە هەوڵیاندا بە منیش نامەیەکم بۆ نووسی و هەندێک ئاەت و فەرمودەم دەربارەی تەوبەکردن بۆ نووسی و هانمدا کە تەوبە بکات و دڵخۆش بێت بەوەی کە ئەو گوناهەی بۆ تەمایەی ئەوەی زیاتر ملکەچی بۆ خوا پێ دەربڕێت و ئەوەش نیعمەتی خوایە. بیرمە کە چەند حەدیثێکم بۆ ناردوو بۆم نووسی و ئەو کەسەی حەزرەتی عەلیشم بۆ نووسی و هەروەها چەند قەولێکی ئیمامی عەلیشم بۆ نووسی، پاشان هەندێ لەو تەپڕ حیکمەتانەی عەتا ئەڵڵا ئەسکەندەریم بۆ نووسی و هەروەها لەوانەیە خوای گەورە ئەمە لێرانەدا کە وتەیەکە کە ئەفەرمێت لەوانەیە خوای گەورە بڕیاری ئەوە ئەدات بکەویتە ناو گوناهێک و ئەو گوناهکردنە ببێتە هۆی گەیشتن بە خوای گەورە، گوناهێک فێری زەلیلی و خەجاڵەتیت بکات لە بەردەم خوادا زۆر لەو عیبادەتە باشترە کە فێری فیسکردن و لوتبەرزیت بکات. ئەوە بوو سوپاس بۆ خوا گەنجەکە لەو گۆشەگیریە هاتە دەرەوە و لە جاران باشتر دەستیدایە دەرس و دەورە و بانگەشەکردنی خەڵک بۆ لای دین. ئەبێ باش ئەوە بزانی دڵی نەخۆش نیشانەی زۆری هەیە کە سێ نیشانەی دیارترینی ئەو نیشانانن: نەخۆشی گومان لە ڕاستیەکانی ئیسلام، حەزکردن بە گوناه و نافەرمانی خوا و پێغەمبەر صلی الله علیه وسلم، لەزەت بردن لەو نافەرمانیانە، ڕقبوون و بێزاربوون لە عیبادەت و باسە دینیەکان. یەکێک لە زانایان جوان ئەڵێت: ئەی خاوەنی دڵە نەخۆشەکە، کەسی نەخۆش کە نەخۆشیەکەی درێژەی خایەن لە تیا چوونەوە نزیک ئەبێتەوە، پەلە بکە و دەرمانێک پەیدا بکە و ببە بە هاوڵی خواناسان، ئەگەرنا ئەوە دڵت ئەگاتە کاروانی مردووان. دڵی زیندوش نیشانەی زۆری هەیە کە خاوەنەکەی دڵخۆش بکات، لەوانە پڕ بێت لە شەوق و حەز بۆ لیقا و بینینی خوای گەورە و شادبوون بە مەجلیسی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام و بینینی پیاوانی ساڵح، پڕ بێت لە ترس و گریان بە تایبەتی کاتی نوێژە تەنیاکان و قورئان خوێندن و خەڵوەت و تەنیایی، پڕ بێت لە حەز و چێژ بۆ باسە ئیسلامیەکان بە تایبەتی باسە ڕوحیەکان، حەز بە عیبادەت و ئیلتیزامی ئەخلاقی بکەیت بە سونەتی پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم. نەک هەر ئەمە، بەڵکو ئەبێ چێژی ببات لەو گردن گیریانە، تۆش پرسیار لە خۆت بکە و دڵت بپشکنە ئایا لەو جۆرە کەسانەی یان نا. قسەیەکی عەبدوڵڵای کوڕی مەسعود هەیە ڕەزای خوای لێبێت، زۆر جوانە کە ئەفەرمێت: ئەگەر ئەتەوێ بزانی مەقام و پلەت لای خوای گەورە چۆنە، سەیر بکە بزانە لە چیدا بەکاری ئەهێنێت. ئەگەر خوای گەورە جەللە جەلالوهو لە شتی باشدا بەکاری هێنای، ئەوە دیارە پلەت لای خوا باشە، و ئەگەر لە خراپەشدا بەکاری ئەهێنای، ئەوە دیارە پلەت لای خوا باش نییە. دەیبرا بەڕێزەکەم، ڕێکەوە بەرەو کار و جێبەجێکردن، بەرەو بەرجەستەکردنی دین، بەرەو ژیانی ڕاستەقینە بکەوە ڕێ و داوا بکە خوا بۆ خاتری گەورەی خۆی و ناوە شیرینەکانی هیدایەتت بدا و ڕاوەستاوت بکات لەسەر ئەو هیدایەت و هێزی بەرقەرار بوونت پێ ببەخشێت. دووەم،
فیکرت بپارێزە و پێویستەکانی بۆ دابین بکە. لاپەڕە 63 فیکریانی ئەو هێزی دەرکردنەی لە مرۆڤدا هەیە کە کەرەسەی بیرکردنەوە و شیکردنەوەی زانیاریەکانە و ئەنجامگیری ئەکات لەیان و بەرنامە و نەخشەی دروست بۆ ڕێگرتن لە نەهامەتیەکان و گەشەکردن و پێشکەوتندا ئەنێت. مامۆستا بێداری شاعیر جوان باسی فیکر ئەکات و ئەڵێ مێشچێ بێبیر بێ ئەپوچێتەوە، خوێن بە جوڵەی لەش پاک ئەبێتەوە، چێلگەی بێبژار ئەبێتە جەنگەڵ، ڕێ بێ ئامۆشۆ کوێر ئەبێتەوە. بۆیە تۆش پێویستە بۆ پاراستنی فیکرت ئەمانە بکەیتە نەپوچەیتەوە هەمیشە لە گەشەدا بیت. یەکەم وەڵامی تەواو و موقنیعی بدەیتێ دەربارەی ئەم سێ پرسیارە ئەزەلی و بەردەوامە. تۆ لەکوێوە هاتوویت و چێ هێناویەتی و چۆن هاتووی؟ بۆچی هێنراویت و ئیشت چییە و وەزیفەت کامەیە؟ دوای ئەم وەزیفە بەجێهێنانە کە مردیت بۆکوێ ئەچیت و چیت بەسەردێ و چارەنووست چییە؟ جا ئەوەیە شایانی باسە هیچ فکرێک وەڵامی موقنیع سەبری بۆ ئەم سێ پرسیارە پێ نییە کە بەردەوام فەلسەفەی هەموو مرۆڤایەتی بە دەوری ئەم سێ پرسیارەدا ئەسوڕێتەوە. فیکری ئیسلامی نەبێت بەتەنیا. ئیسلام لە قورئاندا و لێک لە سوورەتە 4 پرسیاری منطقی ئەکات لە مرۆڤەکە بە وەڵامەکانی ئەو سێ پرسیارە وەڵام ئەدرێتەوە. یەکەمیان چێ مرۆڤی دروست کردووە؟ دووەمیان چێ باراندووە؟ سێمیان چێ ڕۆکی شین کردووە؟ چوارەمیان چێ ئاگری خۆش کردووە؟ لە قورئاندا ئەفەرموێت نحن خلقناكم فلولا تصدقون أفرأيتم ما تمنون أأنتم تخلقونه أم نحن الخالقون نحن قدرنا بينكم الموت وما نحن بمسبوقين على أن تبدل أمثالكم وننشئكم فيما لا تعلمون ولقد علمتم النشأة الأولى فلولا تذكرون. واقعة آية 62 واتە ئێوەمان خوڵقاندووە ئەرێ هەر بڕواناکەن باشە ئەوە بۆ ورد نەبوونەتەوە لەو ئەندازە ئاوەی کە فڕێ ئەدەنە ناو منداڵدانی ئافرەتەوە. ئەوە ئێوەن بنیادەمی لێ ئەخوڵقێنن یان ئەوە ئێمەین خوڵقێنەر؟ خۆڕۆشەنە ئەوە ئێمەین کە بڕیاری مردنمان داوە لە ناو ئێوەدا. چێ بڕواناکات؟ دەی با ئەو بڕیارەی ئێمە ڕابگرێ. ڕۆشەنە کە کەس ناتوانێ پێش لە ئێمە بگرێ ئەگەر ویستمان کەسانی وەک ئێوە بگۆڕین. جارێکی تر لە شێوازێکی تردا دروستان بکەینەوە کە هەر نایزانن بە دڵنیاییەوە ئێوە ئەزانن ئێمە یەکەم جار چۆنمان خوڵقاندوون ئەگەر یادی شت بگرن. ئەم ئاەتە مرۆڤ ئەگەیەنێتە چەند حەقیقەت و ڕاستیەک لە ڕێگەی چەند پرسیارێکەوە. یەکەمیان ئایا مرۆڤ خوڵقێنەری خۆیەتی، خوڵقێنەری مناڵەکانیەتی یان خوا خوڵقێنەرە؟ دووەمیان ئایا مرۆڤ بڕیاری داوە کە مردن هەبێت ئەوە مردن بە کۆڵی ئەم یان ئەودا ئەدات یان ئەوە خوایە کە ئەو بڕیارە ئەدات و کەسیش ناتوانێت لەو بڕیارە خۆی یان خۆشەویستێکی هەڵاوێرێ؟ سێمیان ئایا ئەوە مرۆڤە کە ئەگەر ویستی چۆن لە منداڵداندا و ئەو خوڵقاوە بیخوڵقێنێ لە هەر شێوە و شێوازێکدا بێت یان ئەوە خوایە و ئەوە چۆنی بوێ و ئەو مرۆڤە وێنە ئەچێشێت و ئەیخوڵقێنێ؟ چوارەم ئایا ئەوە مرۆڤە کە پاش مردن ئەم مرۆڤە ڕۆحی ئەم مرۆڤە داخل بە سیستەمێک ئەکات و بەردەوامی بە ژیانی بەرزەخ و قیامەتی ئەدات و لە هەر شێوازێکدا ویستی ئەیخوڵقێنێتەوە و ئەیژێنێتەوە یان ئەوە خوایەکی بەتوانا و زانا و دانایە؟ ئینسانەکان لە بەردەم ئەم پرسیارانەدا چاریان نییە وەڵامدانەوە نەبێت. ئیتریان ئەبێ بڵین ئەوە خۆمان خەڵق دەکەین، خۆمان دەمرێنین، ڕوحمان بەڕەڵا ئەکەین، چۆنمان بوێ وا پەرواز بکات و لە هەر جێیەکی ئەم مڵک و مەملەکەتەدا ویستی نیشتە جێ ببێ کە ئەم جۆرە وەڵامانە لەلایەک زۆر مناڵانە و بێ ئاوازیانن، زۆر نازانستین و نامەنتیقیشن و هەموو گەورە بچووکێ ئەزانێ ئەوە وانییە و واقع ئەوەیە کە دایک و باوک هەر نازانن مناڵ دروست بووە یان نا، چۆنە و چۆن نییە، مەگەر مامانێک یان دکتۆرێکی شارەزا پاش ئەوەی مناڵەکە دروست دەبێت و چەندین قۆناغ لە خوڵقاندنی تێدەپەڕێ ئەوجا دایک و باوک ئاگادار ئەکاتەوە کە مناڵێک خوڵقاوە لە سکی ئەم ئافرەتەدا و ئەوەندە مانگانە و تەندروستی ئەمەیە و ئەوەیە. دوای ئەمەش دایک و باوەکاری هیچ دەخالەتێکیان نییە و ناتوانن دەخالەتیش بکەن لە خوڵقاندنیدا یان لە گۆڕینیدا. ئەمە سەبارەت بە مرۆڤ سەبارەت بە ڕۆکیش ئەفەرمێت أفرأيتم ما تحرثون أأنتم تزرعون أم نحن الزارعون لو نشاء لجعلناه حطاما فظلتم تفكهون إنا لمغرمون بل نحن محرومون. واقعة آية 63 بۆ 67.
ئەرێ هەواڵێکی ئەو شتانەتان لا نییە کە ئەیڕوێنن ئایا ئەوە ئێوەن کە لەو تۆوانە کشت و کاڵ شین ئەکەن و ژیانی پێ ئەدەن یان ئەوە ئێمەین سەوزی دەکەین خۆ ئەگەر بشمانەوێ ئەوە بە دڵنیاییەوە هەمووی ئەکەینە پەل و پوش و ئێوەش ئەکەونە حاڵەتێک کە هەر هەناسەی ساردی هەڵبچێشن و بڵێن ڕەنجەڕۆ بووین ماڵمان وێران بوو نەک ئەوە بەڵکو ئێمە لە هەموو شتێک بێبەش بووین ئەم ئاەتەی تریش دیسان مرۆڤ ئەگەیەنێتە چەند حەقیقەتێکی تری حاشا هەڵنەگر لە ڕێگەی چەند پرسیارێکی منتیقیەوە و عەقڵ ڕائەتەکێنێت بۆ وەڵام دانەوە و سەلماندنی ئەو حەقیقەتانە یەکەمیان ئایا ئەوە مرۆڤە زەوی و زارشین ئەکات و ژیان ئەدات بەڕوەک و کشت و کاڵ یان ئەوە خوایەکە ئەو کارە ئەکات دووەمیان ئایا ئەگەر ئەو خوایە ویستی ئەو کشت و کاڵەشین نەبێت مرۆڤ ئەتوانێت ڕێ لەو خوایە بگرێت و هەرشینی بکات سێمیان ئایا ئەگەر ئەو خوایە ویستی ئەو کشت و کاڵە پاش شینبوون و گەورەبوون بێبەرهەم و بێناوک بکاو بێخێری بکات مرۆڤ ئەتوانێت ڕێ لەو بڕیارە بگرێت و یان تەنیا بەشی هەناسە هەڵکێشان و بۆڵە بۆڵکردن ئەبێت دەیکەوا بێت لە سەروی ئەم مرۆڤەوە هێزێکی زانا و دانا و بەتوانای وا هەبێت ئەو بڕیارە چارەن و سازانە بدات مرۆڤ چۆن ئەتوانێت لەو خودایە یاخی ببێت و دژایەتی بکات و ببێتە ناحەز و دوژمن پێی ئەو کارە کەی کاری کەسی ژیرە پاش ئەم دوو حەقیقەتە خۆی گەورە مرۆڤ ئەخاتە بەردەم حەقیقەتێکی تر کە لە ئەوان ڕوونترە و لە ڕێگەی پرسیارەوە وا لە مرۆڤ ئەکات کە دام بەو ڕاستێدا بنێت و هەڵوێستی دروست بگرێت لەم مەیدانەدا بۆیە سەبارەت بە باران و ئاویش ئەفەرمێت ئەفەڕەئیتم الماء الذي تشربون أأنتم أنزلتموه من المزن أم نحن المنزلون لو نشاء جعلناه أجاجا فلولا تشكرون ئەرێ هەواڵێکی ئەو ئاوەی ئەیخۆنەوە لاتان نییە بیدەن پێمان ئایا ئەو ئاوە ئێوە لە هەورەکانەوە ئەیان بارێنن یان ئەوە ئێمەین ئەو کارە ئەکەین ئەگەر ئێمە بمانەوێ ئەو ئاوە هەموو سوێر و تاڵ بکەین بە ڕێژەیەک نەبۆ خواردنەوەی خۆتان و نەبۆ ئاودانی مەڕ و ماڵات و زراعەتەکانتان نەشێت ئێوە ئەتوانن نێڵن ئێمە ئەو بڕیارە بدەین دەی ئیتر بۆ سوپاسێکی ئەو پەروەردگارەتان ناکەن خی گەورە دیسان بە چەند پرسیاری سادە و عەقڵیانە مرۆڤ ئەخاتە هەڵوێستێک کە تەکان نەخوات بۆ ئەملاو ئەولا بەڵکو ئەی خاتە هەڵوێستێک کە ئەبێ هەر وەڵام بداتەوە وەڵامێکی ژیرانەش نەک وەڵامێکی نەئاوازانە بۆ نمونە بڵێ کاکە باران لە هەڵمی دەریاکانەوە دروست دەبێت و هەوا ئەیباتە ئاسمانەکان و لەوێوە هەوایەکی ساردیان بەردەکەوێ و ئەبنە باران ئیتر خوای چی و فریشتەی چی چ پێویست بەو شتانە هەیە ئەم وەڵامە وەک وەڵامی ئەو کەسەوەیە کە ئەپرسێ ئەم سیارە چۆن ئەڕوا بڕێوە سایقەکەش ئەڵێ من ئەیبەم بەڕێوە و ئیشی پێ دەکەم کەچی کابرایەک لەولاوە تێ هەڵ ئەقورتێنێ و ئەڵێ کاکە ئەم سیارە بە شێوەیەکی زانستی بەم شێوەیە دەڕوات بەڕێوە سلفەکە ئاگر ئەنێرێ بۆ شقارتە و شقارتە دینەمۆ ئیش پێ دەکات و دینەمۆ مەچینە هەڵ ئەسوڕێنێ و بەنزین ئەسووتێنێ و جوڵە ئەخاتە تایەکان و بەو شێوەیە شتەکە ئەکاتە فەلسەفە و فەلسەفەکاری لە کابرای هەژار نازانێت چەند بیفەلسەفێنێ ئەو تەفسیلاتە نکۆڵی لەبوونی کابرای سایق ناکات و لە ڕاستیدا سایقەکە سیارەکە ئیش پێ دەکات و دەیبات بەم لاولادا کابرایەک لای چەند کەسێک داوتبووی جا ئەوە چییە منیش ئەتوانم باران ببارێنم یەک دوانێ لەناو مەجلیسەکە داوتبوویان ئادەی بە قوربانە پیشانمان بدە بزانین چۆن باران ئەبارێنی ئەم داماوە هاتبوو کتریەک ئاوی گەرمی هێنابوو سینەیەکی خستە بۆ بەردەم هەڵمی کتریەکە و وتبووی ئاوا باران ئەبارێنم یەکێکیش لە مەجلیسەکەدا نەیکردبووە نامەردی وتبووی ئادەی خاڵۆجیان زەحمەت نەبێ تەرزە و بەفریشمان بۆ ببارێنە کابرای بێدینی فری و خواردووی خۆ هەڵچێش تەریق بووبەوە و لەم داوایە حەپەسا بوو ڕاستە باران بەهۆی هەور و هەور بەهۆی هەڵمی دەریاوە هەڵمی دەریاش بەهۆی تیشتی خۆرەوە و دروست دەبێت بەڵام ئایا ئەوە نکوڵی لەبوونی خوا ئەکات کە هەر ئەوە ئەو سیستەمەی داناوە و لە هەموو سات و کاتێکدا دەخالت ئەکات لە هێنان و بردننی ئەو بارانەدا بۆ هەر جێگا و شوێنێک کە بیوێت بۆی بەرێت مرۆڤ ناتوانێت ئەو کارە بکات و ڕێگا لەو شکە ساڵی بگرێت و بەپێی حەز و ئاواتی خۆی بارانەکان هەڵبسوڕێنێت لێرە بۆ ئەوێ باشە خۆ هەر لە نمونە نەعەقلانیەکەی کابرای کتریەکەش ورد ببینەوە ئایا بکەرەکە کابرانیە کاکتریەکەی دێنێت و ئاگرەکە ئەکاتەوە و
سینیەکە ئەخاتە بەردەم هەڵمەکە و بارانەکە دروست ئەکات، ئاخر خۆ ئەوەش بەبێ فاعل ڕوونادات. زانایان ئەڵێن ئەو جۆرەشیکردنەوە زانستیانە بۆ باران بارینیان سیارە ڕۆیشتن بریتی نییە لە تەفسیری دیار دەکا، بەڵکو بریتیە لە تەفسیلی ڕوودانی دیار دەکا، نە تەفسیری زانستیەکەی کابرای میکانیک نەفی شوفێرەکە ئەکات و نە تەفسیری زانستیەکەی کابرای کتری و قۆریش نەفی بوونی خوا ئەکات، بەڵکو بوونی شوفێرەکە هەر لە جێی خۆیەتی و بوونی خوش لە باران بارینەکەدا هەر لە جێی خۆیدایە. خوا بارانەکە ئەبارێنێ بەپێی سیستەمێک، شوفێرەکەش سیارەکە لێ ئەخورێت بەپێی سیستەمێک کە لەمەدا گەیشتیتە ئەو ئەنجامەی کە خوا تۆ و بوونەوەر و ژیانی دروست کردووە و بەڕێوەی ئەبات. ڕۆحی تۆ لە دەستی ئەودایە و ئاو باران لە دەستی ئەودایە و مردن و ژیان هەر لە دەستی ئەودایە. وەک لەو ئاەتانەی سەرەوەدا سەلمێنران کەواتە ئەبێ بە دوای ئەوەدا بڕۆی و ئەو خوایە ئەم مرۆڤ و بوونەوەرە و ژیانەی بۆچی دروست کردووە و مەبەستی چییە لە خۆڵقاندنیاندا. خۆ ناکرێ ئامانجێکی معقول لە پشت ئەم دروستکردنانەوە نەبێت، پاشان ئەبێ بیر لەوەش بکەیتەوە مادامێک مردن هەیە و خوا وەهای بڕیارێکی داوا لەم بوونەوەر و ژیانەدا، کەواتە ئەبێ بپرسی دوای مردن ڕۆحی ئەم مرۆڤە بۆکوێ ئەڕوات و چی بەسەر دێت و ئەو خوای ئەم سیستەمە و ورد و ئاڵۆزەی داناوە چۆن لەو دنیای تردا ئەو ڕۆحانە هەڵ ئەسوڕێنێت و ژیانێکی تریان پێ ئەدات و جێگە و شوێنێکی تری تایبەتی وەک دنیایان بۆ ساز و ئامادە ئەکات. عەقڵت ئەپرسێ ئایا جیاوازی لە نێوان ستەمکار و ستەملێکراودا هەیە؟ لەوێدا جیاوازی لە نێوان مرۆڤە باش و مرۆڤە خراپەکاندا هەیە لەو دنیادا، یان هەمویان یەکسان ئەبنەوە و ئەوەی لە دنیادا کردویانە هەمووی ئاو ئەیبات و حسێبی بۆ ناکرێت لە چاک و لە خراپدا. ستەمکار و ستەملێکراو پێکەوە ئەچنە ناو عەیش و نۆش و خۆشی، یان ئەچنە ناو سزا و جەزرەبە و ناخۆشیەوە. ماندووبوون و بەسوودبوونی کەسە چاکەکان بەبا ئەڕوات و نانرخێنرێت و سەرکەشی و زیانبەخشی کەسە ستەمکارەکانیش هەر بە بابا ئەڕوات و گوێ پێنادرێت. ئەکرێ هەمووان هەر بچنە بەهەشت، پیاو کوژ و ناموسچێن و گەندەڵ و چەتە و دزەکان هەر وەک ستەملێکرا و کەسە پاک و چاکەکان حیسابیان بۆ بکرێت و ڕێزیان لێ بگیرێت. دیارە کەسی عەقڵ ناتوانێت قبوڵیشتی وا بکات. بۆیە ئەڵێن پێویستە فکر و بیرکردنەوەت لەو سێ پرسیارەدا لەکوێوە بۆچی بۆکوێ زۆر بهێنی و ببەی بۆ ئەوەی سەرگەردان نەبیت و بینیشت ڕوون ببێتەوە و بیرت تاریک نەبێت بەرامبەر بە ژیان و مرۆڤ و بوونەوەر و ڕەشبینانە بڕوانی بۆیان. ئەمەش بەم ڕێگایانە ئەبێت. ئەلف بیرکردنەوە لە خودا و لە خۆت و لە خەڵک، پاشان دروستکردنی پردی پەیوەندی لەگەڵ خۆت و خوا و خەڵکدا. بە بیرکردنەوە لە چواردەورت و لە ئاسمانەکان و زەوی و لە هەموو پارچەکانی تری بوونەوەر و پەیوەندیان بە تۆوە و دۆزینەوەی ڕێگەی بەکارهێنان و سوودوەرگرتن لەیان. جیم بیرکردنەوە لە ئەرکەکانت بەرامبەر بە خۆت و خێزانەکەت، بەرامبەر بە خەڵک و گەل و خاکەکەت، بەرامبەر بە بوونەوەر و گیانەوەر و جێگاکەت. دال بیرکردنەوە لە ئالیەت و ڕێگەکانی جێبەجێکردنی ئەو ئەرکە. واو واجبات، ئەو واجباتانەی کە لەسەر شانتن لە بەرامبەر هەموو ئەوانەدا. دوو یەکێکی تر لەو شتانەی کە ئەرچی سەرشانتە بەرامبەر بە بیر و بیرکردنەوەت ئەنجامی بدەی ئەوەیە کە خواردنی بۆ پەیدا بکەی بەمانە. ئەلف بێبەشی نەکەی لەو ئەزمون و بیرۆکانەی کە لە ئەنجامی شۆڕبوونەوەت بەناو خۆت و چاردەورتدا بەرهەمت هێناون، واتە بەرهەمی بیرکردنەوەکانی خۆت. بە بێبەشی نەکەی لەو بیرۆکە و چالاکیە فیکریانەی بیر و بیرۆکەکانی خەڵکانی تری ژیر و بە ئەزمون پێیان گەیشتون لە ژیانیاندا. جیم بێبەشی نەکەی لەو بیرۆکانەی کە لە ئەنجامی خوێندنەوەی بەردەوام بۆ دروست بووە. دال ئالیەت بدۆزیتەوە بۆ گەیاندنی ئەمانە بە خەڵکی، واتە بیگەینیت بە خەڵکی و بیخەیتە تاقیگەوە تا یان ئەسەلمێت و ئەی پارێزیت یان ئەڕمێت و وازی لێدێنیت. سێ باشیش بزانە ڕۆشنفکری و کەسی موسڵمانی چالاک و کارامە بەردەوام بۆ خزمەتی فیکری و بەهێزکردنی بیرکردنەوەی ئەبێت ئەمانە بکات. ئەلف زیندوو هۆشیار بێت و هەمیشە لە خولیای ئەوەدا بێت کە داهێنان بکات و زیاد لە بیرۆکەیەک بدۆزێتەوە بۆ گەیاندنی ئیسلام و خۆشویستکردنی لای خۆی و لای خەڵکیش. چونکە ڕاستە ئیسلامیەک حەقیقەتە، بەڵام شێوازی گەیاندنی ئیسلام دەیان شێواز و دەیان و سەدان بیرۆکە هەیە بۆ ناساندن و سەلماندن و چەسپاندنی ئیسلام.
بەردەوام بیت لە متابعەی گۆڤار و پەراوە فکریەکان و بەڕۆحی ڕەخنەوە سەیری هەموو بەرهەمێکی غەیری ئیسلامی بکات و ڕەخنە لە سەریان بنووسێ و لە لای گەورەتر لە خۆی مناقەشەی ئەو ڕەخنە و ملاحەزانە بکات کە دروست بووە بۆی لەسەر ئەو نووسینانە و خەمی بڵاوکردنەوەشیان هەڵبگرێت. ئەمەش خاڵێکی زۆر گرنگە و ئەبێ پشتگوێ نەخرێت. جیم بەشێ لە کاتەکانی بێ پچڕاندا بنێ بۆ بەدواداچوونی هەواڵە خۆجێیی و ئیقلیمی و جیهانیەکان لە ئێستگە و سایت و کەناڵە میدیاکانەوە بگەڕێت بۆ نهێنیەکان لە ناودێڕەکاندا و بەراوردکاری بکات لە نێوان هەواڵە دژەکاندا و ڕاستیەکان بدۆزێتەوە بەدوایدا بەدواداچوون و پرسیارکردن. دال خوێندنەوەی مەبەست و بەردەوام بۆ بیرەوەری و ژیاننامەی پیاوە گەورەکان و سوود وەرگرتن لە ئەزمونەکانیان و گونجاندنیان لەگەڵ ژینگە تایبەتەکەی خۆیدا. بیرەوەری و ژیاننامەی پیاوە گەورەکان بەرهەمی بیر و بیرکردنەوەیانە لە ژیان و لە خەڵک. بەو کتێبە پوختە و گوشراوی ژیانی ئەوانت دەست ئەکەوێت. مێژوش بەردەوام دووبارە ئەبێتەوە و دوور نییە مێژوو یەکێک لەوانە لە ڕۆژگار و ژینگەی تۆدا بە هەمان شێوە دووبارە ببێتەوە. جا ئەگەر ئەمانە بکەی بۆ پاراستن و گەشەکردنەوەی فکرت، بە ئیزنی خوا فکرت هەمیشە لە پشودان و گەشەکردندایە و زیاد لە ئەمەش هەمیشە ڕۆشن و چاڵاکە و دەوڵەمەندە بە زانیاری و بەسوودە بۆ چواردەورەکەی. دەی هۆشیار بە و فکرت لە تاریکی بپارێزە و ڕووناچی تێدا هەڵکە تا گشت گۆشەکانی ڕووناک ئەکەیتەوە. خوای گەورە ئەفەرمێت: والله أخرجكم من بطون أمهاتكم لا تعلمون شيئا وجعل لكم السمع والأبصار والأفئدة لعلكم تشكرون. نحل آياتي 78. واتا خوای گەورە ئێوەی لە سچی دایکتانە دەرهێناوە کە هیچتان نەئەزانی و کەرسەی بیستن و بینین و بیرکردنەوەی بۆ دروستکردن تا بەڵکو سوپاس گوزاری ببن. ئەم سێشتە سەمع و بەسەڕ و ئەفئیدە عەقڵ فکر بریتین لە وەسیلەکانی وەرگرتن زانست و زانیاری، بۆیە خوش داونی بە مرۆڤ تا بۆ وەسیلانە فێری شت ببێت و خۆشی و خەڵکیش لە لادان بپارێزێت و کاری چاچی پێ بکات. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بە ئەبوو دەردای سەحابەی ئەفەرمێ: ئەرێ عومەرە گچکە قسەت چییە لە قیامەتدا کە خوا پێت ئەفەرمێ ئەم شتت ئەزانی یان نەت ئەزانی؟ ئەگەر بڵێ ئەمزانی پێت ئەڵێن دەی چیت کرد لەو شتانەدا کە عیلمت پێی هەبوو؟ ئەگەر بڵێ نەم ئەزانی پێت ئەڵێن دەی عوزر و بیان و چی بوو وا خۆت فێری ئەو شتانە نەئەکرد، نەئەکرا خۆت فێری بکەی؟ سێم، جەستت بپارێزە و پێویستیەکانی بۆ پەیدا بکە. لاپەڕا 8. بێ ئاگابوون لە لەش و جەستە و پشتگوێ خستنی پێویستیەکانی زیاد لەوەی ئەبێتە هۆی لاواز بوون و پوکانەوەی جەستە، ئەبێتە هۆی بێهێزبوونی فکر و حەز و چاڵاکیەکانی ئەم مرۆڤەش. کۆن و تویانە عەقڵی ساغ لە جەستەی ساغدایە. کەسی نەخۆش و دەردەدار عەقڵیشی وەک پێویست کار ناکات و توانای چاڵاکی نامێنێت. لەش و جەستەی مرۆڤ لە ئیسلامدا شتێکی گرنگە و شەمەندە فەری ئەم ئینسانەیە تا بیگەیەنێتە ئامانجەکانی و بەهۆی جەستەیەوە هەڵسێ بە ئەرک و کارەکانی بەرامبەر بە دینەکەی و بەرامبەر بە دونیاش. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ: وأن لبدنك عليك حقا رواه البخاري ومسلم. بەدڵنیاییەوە لە شت مافی بەسەرتەوە هەیە. زانایان ئەڵێن بۆ بەهێزکردنی جەستە دوو کار پێویستە بە بەردەوامی. یەکەمیان بە دوورگرتنی جەستە لە هەموو ئەو شتانەی کە جەستە لاواز ئەکەن. دووەم ممارەسەکردنی هەموو ئەو شتانەی جەستە بەهێز ئەکەن. ئەو شتانەی جەستە لاواز ئەکەن وەک جگەرە کێشان، مەی خواردنەوە، خۆ ڕەحەتکردن، ئیستیمنا، نەزەرکردنی زۆر، ئیشکردن و وەرزشکردنی زۆر، پشتگوێ خستنی پشکنینی ساڵانەی لای دکتۆر، خەوی زۆر، خواردنی زۆر، چڵکنی. ئەو شتانەی جەستە بەهێز ئەکەن وەرزشێکی بەردەوام بە بەرنامە، بۆ نمونە مەلەکردن یان ڕاکردنێکی ڕۆژانە و بە تایبەت بەیانیان یان مەشقێکی سویدی دیاریکراو بۆ ورگ یان بۆ دەمارەکانی دەست و قاچ. پەیڕەویکردن لە بەرنامەی خەو باشترین کات بۆ خەو بریتیە لە چەند ساتێک دوای نوێژی عیشا تا سەیەکی شەو. ئێستا لە ڕووی زانستیەوە دەرکەوتووە کە ئەو ماوەیە باشترین کاتە بۆ ئاڵوگۆڕی ئەنەرژێ لە بوونەوەردا. پەیڕەویکردن لە سیستەمێکی خواردەمەنی دروست و پزیشکی کە لە کتێبە زانستیەکانەوە وەری بگرێت یان بەڕاوێژی دکتۆرێکی شارەزا تا گەنج بتوانێت بەو بەرنامەیە ڕۆژانە پڕۆتین و ڤیتامین و خواردنی پێویست بۆ خۆی وەربگرێت.
گەنج نابێ بەهێزی جەستەی فریو بدات و سەردانی پزیشک نەکات نا، بەڵکو ئەبێ ساڵی جارێ لانی کەم سەردانی پزیشک بکات و پشکنینی گشتی ئەنجام بدات تا بزانێت تەندروستی لە چ ئاستێکدایە، چونکە هەندێک نەخۆشی هەیە نیشانەکانی دەرناکەون تا کاریگەری ترسناچی خۆی لە ناوەوەی جەستەدا دائەنێت و کاتێک پێی ئەزانێ کار لە کار ترازاوە. وەرگرتنی وزەیەکی زۆر بۆ لەش ساغی و بەهێزکردنی جەستە بە ڕێگەی هەناسەدان بە دوو جۆر دەست ئەکەوێت، وەک زانایانی بواری تەمنیەی بەشەری گەشەی مرۆیی باسی ئەکەن. ڕێگەی یەکەم هەناسەدان بۆ دەرکردنی شتە زیانبەخشەکانی لەش کە بەم کردارە پراکتیکیە ئەنجام ئەدرێت، وەک زانایان باسی دەکەن. ئەلف لوتت واڵا ئەکەیت و هەناسەیەکی قوڵ هەڵ ئەمژێ و سیەکانت پڕ لە هەوای پاک ئەکەیت و تا ژمارە 4 ئەژمێریت. بە هەوا پاکەکە لە ناو سیەکانتدا ڕائەگریت و تا ژمارە 10 ئەژمێری. جیم پاش ئەمە لەسەر خۆ هەواکە لە دەمتەوە نەک لە لوتتەوە بکە دەرەوە تا ژمارە 5 بژمێرە. ڕێگەی دووەم هەناسەدان بۆ دروستکردنی وزەی بەسوود بۆ لەش کە بەم کردارە پراکتیکە ئەنجام ئەدرێت. ئەلف لوتت واڵا ئەکەیت و هەناسەیەکی قوڵ هەڵ ئەمژێ و سیەکانت پڕ ئەکەیت لە هەوای پاک و تا ژمارە 4 ئەژمێرین. بە پاش ئەوەی هەوا پاکەکە لە ناو سیەکانتدا ڕائەگری و تا ژمارە 4 ئەژمێری و هەواکە لە دەمتەوە نەک لە لوتتەوە ئەیکەیتە دەرەوە. جیم هەموو ڕۆژێک ئەم مەشق لە بەیانیان و نیوڕانان و ئێواراندا 10 جار ئەنجام ئەدەیت. ڕۆژ و گرتنی چەند ڕۆژێک لە مانگدا بۆ نمونە ڕۆژە چەرمۆکان ئەیام البیاض کە ئەکاتە 13 و 14 و 15 هەموو مانجێکی ئیسلامی. ئەم ڕۆژ و گرتنە هەم چارەسەرە بۆ زۆر لە دەرد و نەخۆشیەکانی وەک قەڵەوی و فشار خوێن و ئەو بابەتانە هەم هۆکاریشە بۆ دەرکردنی ژەهر و شتە زیان بەخشەکان لە لەشدا، وەک پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمووێ سووم و تەسعوە ڕۆژوو بگرن با لەشتان ساغ بێت. خاڵێکی تر کردنی کۆمەڵی عیبادەت لە ڕووی بەرنامەیەکی تایبەتەوە بە تایبەتی عیبادەت لە شەودا، وەک حەدیث ئەفەرمووێ هەر کەس ترسا لە شەو کە سواری سەری ببێت، یان ترسا لە دوژمن کە پێیدا هەڵبژێت، یان ترسا لە ماڵ و سامانەکەی کەلەی ببەخشێت، ئەوە بایادی خوا زۆر بکات. چوارەم عەقڵت بپارێزە و پێویستیەکانی بۆ دابین بکە. هەموو مرۆڤێکی ئیماندار پێویستی بەوە هەیە چاک تێبگات لەو بیرەی هەڵی گرتووە و توانای ئەوەشی هەبێت بە بەڵگەی عەقڵی و زانستی بیسەلمێنێت و لەناو خەڵکدا بیچەسپێنێت. بۆیە ئەبێ بەردەوام چاوی لەسەر سەرچاوەکانی فکر و مەبدەعەکەی خۆی بێت و پەیڕەوی لە ڕاستپاردەکانی پەیامەکەی بکات. بە هەمان شێوە پێویستە بەردەوام چاوی لەسەر ئەو فیکرانش بێت کە دش بە فیکر و پەیامەکەی ئەم ئەوەستن تا خۆی فریو نەخوات پێیان و ئەوانش کە فریویان خواردووە بەو فیکرانە ئەم بتوانێت بیان هێنێتەوە سەر ڕێگەی هیدایەت و پەیامی پڕ لە خێری ئیسلام. ئیبن قەییمی جەوزی باسی ناسینی ئیسلام و ناسینی ڕەوتەنا ئیسلامیەکان ئەکات و حاڵی خەڵکی لە بەرامبەر ڕێگەی ڕاستی خوا و ڕێگەی ستەمکارانە ئەکاتە 4 جۆر و ئەڵێت زۆرێکیان هەم لە ڕێگەی خوا و هەم لە ڕێگەی ستەمکاراندا جوان شارەزان و خۆیان بەدوور ئەگرن لە ڕێگەی ستەمکاران و پەیڕەوی لە ڕێگەی خوای پەروەردگاریش ئەکەن. ئەمانە خەڵکی زانا و دانان. جۆری دووەمیان هەم لە ڕێگەی خوا و هەم لە ڕێگەی ستەمکاران شارەزانین و بەو شێوەیەش نەخۆیان بەدوور ئەگرن لە ڕێگەی ستەمکاران و نەپەیڕەویش لە ڕێگەی خوای پەروەردگار ئەکەن، ئەمانە لە ئاژەڵەکان ئەچن. جۆری سێمیشیان لە ڕێگەی خوادا جوان شارەزان و پەیڕەوی لە ڕێگەی خوا و پەروەردگار ئەکەن، بەڵام لە ڕێگەی ستەمکاران شارەزانین و گوێی نادەنێ و هەر ئەوەندە ئەزانن ئەوەی دین نەبێت بەتاڵە. جۆری چوارەمیان بە پێچەوانەوە لە ڕێگەی ستەمکاراندا جوان شارەزان، بەڵام شارەزانین لە ڕێگەی خوادا بە جوانی، بەڵام ئەوەی مەبەست و داوا کراوە لە موسڵمانان ئەوەیە هەم لە ڕێگەی خوادا جوان شارەزابیت و هەم لە ڕێگەی ستەمکارانیشدا تا بتوانێ خۆی بەدوور بگرێت و لە ڕێگەی ستەمکاران و جوانیش پێڕەوی لە ڕێگەی خوا بکات. بۆیە خوای گەورەش ئەفەرموێت وەکەذالکە نوفەصیل الئایات وەلیتەستەبینە سەبیل المجرمین. ئەنعام ئایەتی 55. ئێمە بەو شێوەیە ئاەتەکانی خۆمان باش ڕوون ئەکەینەوە تا ڕێگەی ستەمکاران جوان ڕوون ببێتەوە. هەموو ئەو دەستە و تاقمانێکە لە ئیسلام جیابوونەتەوە هەر یەکیان بە شێوەیەک یان زیاتر بوونەتە هۆی لاوازبوونی فکری ئیسلامی یان قەوارەی ئیسلامی یان دەستی بێگانە ویستویەتی بەکاریان بهێنێت بۆ لاوازکردنی بیر و باوەڕی ئیسلامی و تێکشکاندنی ئەهلی ئیسلام و
لەرزۆکردنی قەوارەی ئیسلامی بە چەک بوو بێت یان بە فیکر بوو بێت. جا بۆ ئەوەی عەقڵت تەمەڵ نەبێت و نەپوچێتەوە یەکەم شت پێویستە بۆی بکەی ئەوەیە بخوێنیتەوە و خۆت ڕۆشنبیر بکەی. ڕۆشنبیری بە شێوەیەکی گشتی دوو بەشە: ڕۆشنبیری دینی، ڕۆشنبیری گشتی. ڕۆشنبیری دینی بە کورتی بەو پوختی 6 بواری گەورە دەگرێتەوە لە ئیسلامدا. بواری یەکەم شارەزابوون لە قورئاندا تەجویدەکەی بزانێ، تەفسیرەکەی بزانێ، زانستە پێویستەکانی قورئان بزانێ، وەک موحکەم و متەشابه، عام و خاص، مەکی و مەدەنی، چونکە قورئان جەوهەر و کاکڵەی ئیسلامە. بواری دووەم شارەزابوون لە حەدیثدا، بە تایبەتی بوخاری و موسلیم، چونکە فەرمودەش سەرچاوەی نەگۆڕی دووەمی ئەم ئیسلامەیە. بواری سێم شارەزابوون لە عەقیدەی ئیسلامیدا، بە تایبەتی کتێبی عەقیدەی تەحاوی، چونکە عەقیدەش بناغەی باڵەخانەی ئیسلامەتیە. بواری چوارەم شارەزابوون لە فقهی ئیسلامیدا، بە تایبەتی کتێبی کورد لە یەکێک لە مەزهەبەکاندا، وەک فقه المەیسر یان تەذهیب مەتین غایە والتەقریب یان منتەقی فی ئیخباری الموستەفا، کە ڕاوەیەکی زۆر بە نرخی منتیقیە، چونکە فقه بەری ئیسلامەتیە. بواری پێنجەم شارەزابوون لە ڕەوشتە ئیسلامیەکاندا، ئەمەش بەوە ئەبێت چەند کتێبێک لە کتێبەکانی مەکاریم الئەخلاق بخوێنیتەوە و کار بۆ جێبەجێکردنیان بکات. بۆ نمونە ئاداب و دین و دنیای ماوەردی یان مەکار الئەخلاقی تەبەڕانی، یان ئەوەی محەممەد ئیبن ساڵح عوثەیمین یان محەممەد ئەلغەزالی، چونکە ئەخلاق بەرهەمی عەقیدە و عیبادەتە ئیسلامیەکانە. بواری شەشەم شارەزابوون لە فیکری ئیسلامی و قوتابخانەکانی فیکری ئیسلامی کۆن و هاوچەرخدا، کە ئەمەش پێویستە ژیاننامە و کارە فیکریەکانی بیرمەندە ئیسلامیەکان و سەرچاوەکانیش ئەگرێتەوە، وەک ئەشعەری، غەزالی، ئیبن تەیمیە، ئیبن عەزەم، سەید قوتب، ئەنوەر ئەلجوندی، عەبدولکەریم بەکار، نەورسی و عەبدولوەهاب ئەلمەیسیری، هەتا کۆتایی، چونکە فیکری ئیسلامی سەرچاوەی میتۆدەکانە بۆ خوێندنەوەی کۆی ئیسلامەتی. بۆ باس ئەشێت کە قوتابخانەی فیکری ئیسلامیدا بۆ 4 جۆری سەرەکی دابەش ئەبێت: مەزهەبی یان فقهی، مەسەلەیەکی یان تەهزیبی، سیاسی یان حەرەکی، فیکری یان عەقائیدی. ئەو کەسەی شارەزا بوو لە قورئان و حەدیث و عەقیدە و فقه و دەستوری ڕەوشت و فکری ئیسلامی و بزافە ئیسلامیەکاندا بێگومان خەڵکی بەیانەوێت یان نەیانەوێت لە بەرامبەر ڕۆشنبیریەکی ئیسلامی گەورەدا ڕائەوەستن و ئەوەی پێویستیان بێت بیزانن لە ئیسلام لای ئەو دەستیان ئەکەوێت. ڕۆشنبیری گشتیش 4 بواری گەورەیە: بواری یەکەم شارەزابوون لە قوتابخانە ئەدەبیەکاندا، بواری دووەم شارەزابوون لە بزافی ڕۆژنامەگەریدا، بواری سێم شارەزابوون لە قوتابخانە و مەزهەبە فکریەکانی سەردەمدا، بواری چوارەم شارەزابوون لە زانستی کۆمەڵناسی و مامەڵەکردن لەگەڵ دەرونی تاکەکاندا. بەڵام ئەوە بەو مەرجەی لە گۆڕەپانە خۆجەیی و گۆڕەپانە نێودەوڵەتیەکەشدا دانەبڕێت و بەردەوام بخوێنێتەوە و شوێن ڕووداوەکان بکەوێت و خۆی خوێندنەوەی تایبەتی بۆیان ببێت، ئیتر وەک نووسین یان وەک وتار یان وەک لێدوان و کۆڕ و سمینار. موسڵمان ئەبێ ڕۆشنبیر بێت، ئەمەش بەوە دەست ئەکەوێت دەرگای کایەکانی ڕۆشنبیری بکاتەوە، ڕۆژانە کتێب بخوێنێتەوە یان دەرس بخوێنێت یان دەرس بڵێتەوە. ئەگەر ڕۆژێک کتێبێک نەخوێنێتەوە یان دەرسێک نەخوێنێت یان دەرسێک نەڵێتەوە، خۆی بەڕەنج خەسار بزانێت. گرنگ نییە چەند ئەخوێنێتەوە و چی ئەخوێنێتەوە، بەڵام ئەوە گرنگە کە بە بەرنامە بخوێنێتەوە، خوێندنەوەکانی قۆناغبەندی بکات. ئەمەش بۆیە ئەبێ بکات، چونکە هەر کەس ئەیەوێت سەرکەوتوو بێت لە کاری بانگەوازەکەیدا، ئەوە ئەبێت شارەزا و ڕۆشنبیر بێت. گەنج ئەو کاتە هەست بەکەم و کوڕی خۆی ئەکات کە لە ناو مناقەشەیەکی جددیدا بەشداری ئەکات و ئەبینێ بەرامبەرەکانی لە ڕووی زانیاریەوە مناقەشە ئەکەن و ناوی نووسەر و کتێب و گۆڤار و سایتە ئەلکترۆنی و دەستێ هەڵسوڕێنەرانی ئەهێنن. ئەمیش سەیری خۆی دەکات، هەمبانەکەی خاڵیە و هەر ئەنیشێتە شوێن بابەتەکان و پۆخڵەیان ئەکات. لەبەر ئەمەیە ئەڵێن پێویستە گەنج بەرنمەیەکی ورددا بنێ بۆ خوێندنەوە و ساتەکانی ژیانی بەفیڕۆ نەدات، چونکە زانست و زانیاری لە گەنجەتی و مناڵیدا وەک نەخشی سەربەرد هەر ئەمێنێتەوە و ناڕوات. مرۆڤ هەرچەندە خوێندەوار و بەسەواد بێت، ئەگەر بەردەوام نەخوێنێتەوە دوا ئەکەوێت و خەڵکی تر پێشی ئەکەونەوە. هەندێک کەس لەوە سارسامە فڵانە کەس چۆن ئەتوانێ ئەم بگرێتەوە، نا بەڵکو پێشیشی بداتەوە، بەڵام کە وردی ئەکاتەوە ئەبینێت هۆکەی ئەوەیە ئەم وەستاوە و خەڵکی تر ڕۆیشتون و لەبەرەو پێشەوە چووندا بەردەوامن، ئەم ناخوێنێتەوە و خەڵکی تر بەردەوام ئەخوێنێتەوە.
پێم باشە بۆ سوودی زیاتر باسێکی کورتی ڕێگەکانی وەرگرتنی زانیاری و ڕۆشنبیری بکەم. زانست و زانیاری وەرگرتن زۆر ڕێگەی هەیە لەوانە. دەرس خوێندن لای مامۆستایەک، خوێندنەوەی بەردەوام، موناقەشەی زانستی و فکری لەگەڵ هاوڵانی خۆتدا، دەرزوتنەوە بە خوار خۆت، نووسین کورتکردنەوەی کتێبی زانایان وەرجێڕان، کتێب دانان، مزەکەرات نووسین. لە مامۆستایان بەکارترین و وەسیلەیە بۆ وەرگرتنی زانست و زانیاری. کەسی وا هەیە متمانە بە عیلمەکەی ناکرێت و ئەوترێت فلانە کەس ڕۆژێک چۆچی دانەدا لە بەردەم زانایاندا بۆ عیلم. زانایان ئەڵێن علم فی سودوری لا فی سطور. ئەمە ڕاستە، بەڵام خوێندنەوەی بەردەوام و تەحسیلی زاتیش ڕێگەیەکە لە ڕێگە کاریگەرەکانی وەرگرتنی زانست. هەندێک لە زانایان دەریایەکن لە زانستدا و کەچی مامۆستاکانیان زۆر دیار نین. توێژەران بە دوو شێوە تەفسیری ئەم دیاردەیە ئەکەن. یەکەمیان ئەوەیە کە ئەو زانایە لە بنەماڵەیەکی زانا و ناوداردا ژیاوە و ڕۆژانە زانستی وەرگرتووە لە خزمەت خانەوادەکەیدا. دووەمیان ئەوەیە کە ئەو زانایە تەحسیلی زاتی یان خوێندنەوەی چڕ و پڕ و بەردەوامی هەبوو بەو ڕێگەیە سەروەتێکی گەورەی لە زانست بۆ کۆبۆتەوە. ئەم تەحسیلی زاتیە زۆر بەسوودە، بەڵام هەندێ تێبینی هەیە پێویستە بیڵێم تا بناغە دانەنێن ئەم خوێندنەوانە سوودی ئەو تۆیان نابێت. ئەبێ بەردەوام لە خوێندنەوەکانتدا لە خۆتان خوێندەوارتردا ڕاگۆڕینەوەتان هەبێت بۆ ئەوەی لایەک بەڕاستی وشەکان بخوێنێتەوە و هەڵە نەحویەکانتان ڕاست بکەنەوە و لەلایەکی تریشەوە مانای ڕاستەکان بەڕاستی بکەن و هەڵە زانستیەکانتان ڕاست بکەنەوە. بەڵگەش بۆ ئیجتیهاد و فیکرەکانتان وەربگرن تا بزانن ئایا کەس هەیە پێچەوانەی ئەم زانایە بڵێت ئەگەر هەیە وەڵامەکەی چییە لە بابەتێکدا بخوێنەوە کە هێستان بەسەریدا بشکێت و بۆتان ئیستیحاب بکرێ. بۆ ئەوی خوێندنەوەکە سەرکەوتوو بێت ئەبێ ئەم خاڵانە ڕەچاو بکەیت. دیاریکردنی شوێنە گرنگەکان بە قەڵەمی ڕەساز تا لەلایەک بەزیهنەوە بنووسیت و لەلایەکیش لە کاتی گەڕانەوە بۆیدا ناچار نەبیت بە خوێندنەوەی هەموو کتێبەکەوە. لەلایەکیش بۆ گواستنەوە کتێبدانان و زۆر ئاسانکاریت بۆ ئەکات. نووسینەوەی ئەو بیرۆکە و ئیجتیهادانەی کە سەرنجت ڕائەکێشن لە دەفتەرێکدا و پاشان نووسینی سەرچاوە و نووسەر و ساڵی چاپ و لاپەڕە و ژمارەی بەرگەکەی بۆ کاتی پێویست. تازەکردنەوەی ئەو زانیاریانەی ئەیان زانی بە لێدانەوە و ڕێخستنیان لە مێشتی خۆتدا ئەوەی ئەیزانی دەربارەی ئیسلام و ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم و ژیانی هاوڕێیانی دەربارەی سوننەت و باقی دروشمە ئیسلامیەکان چاوی پێدا بخشێنیتەوە، بە تایبەتی لە خەڵوەتدا لەگەڵ نەفسی خۆتدا لەژێر جێگەدا بیت یان لە هەر شوێنێکدا کە غەیری خۆت لێ نەبێت. من بەش بە حاڵی خۆم سوودم لەم خاڵە زۆر وەرگرتووە و کەڵکی گرتووم لە زۆر کاتدا. ئەوەی ئەیزانێت و فێری بوویت پێویستە بیگەینیت بە غەیری خۆت. ئەم گەیاندنە دوو سوودی گەورەی هەیە بۆ خۆت و بۆ غەیری خۆشت. بۆ خۆت ئەلف ڕزگارت ئەبێ لەو ئەمانەتەی کە لەسەر شانتە بەرامبەر بە خەڵکی و باری قیامەتی خۆت سوگ ئەکەیت. بە ئەو زانیاریانت پاڵفتە ئەبن و زیاد ئەکەن و نەخشە ئەگرن لە مێشکتدا و ئیتر لەبیرتان ناچێتەوە. بۆ غەیری خۆشت دوو سوودی هەیە. فێری ئەوە ئەبیت کە نەیزانیوە و لەوانەیە ببێتە پاڵپشتی تۆش لە دنیادا و بەو هۆیەوە ڕێگەی ڕزگاری بدۆزیتەوە کە ئەمەش چاکترە بۆ تۆ لەوەی کە ڕۆژی بەسەردا هەڵدێت. خوای گەورە لەسەر زمانی موسا پێغەمبەر سەلامی خوای لێبێت ئەفەرمێت وەجعل لی وەزیرا من ئەهلی تاها ئاەتی 29. وەزیر و پشتیوانێکە لە خزمەکانی خۆم پێ بدا. پێغەمبەریش صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئەگەر خوا بەهۆی تۆوە کەسێک هیدایەت بدات ئەوە لە دنیا و لەوەی لە دنیادایە باشترە. ڕیوایەتەکەی تری ژیانی باشترە لەو هەموو ئەو شتانەی خۆری بەسەردا هەڵدێت. دوای ئەوە ئیتر تۆ وەک موسڵمانێ سیر ئەکات و بە فرسەتی دائەنێ هەر کات تۆ ببینێ پرسیارت دەربارەی ئیسلام لێ بکات و لە باسی ئیسلامیدا بتپێچێ، نەک لە باسە دینیەکان و گوناه و مەسائیلی غەرامی و شتی شۆخی و بێ ئامانجدا. خوێندنەوەی بەردەوام ئەبێتە هۆی ئەوەی کە تۆ ئاگاداری پەیدا بکەی بەسەر ڕادە و ئاستی زانستی و ڕۆشنبیری خۆتدا خۆتت بۆ دەربکەوێت. ئەمە خاڵێکی تریش ئەوەیە پێویستی زانستی خۆتت بۆ دەرئەکەوێت. ئەو کات هەوڵ ئەدەیت کە ئەوەی پێویستت پێی هەیە دەستی خۆتی بخەیت لە ڕێگەی خوێندنەوە و بەردەوام و پرسیارکردن لە مامۆستایان و شارەزایان و واسهێنان لە کەم تەرخەمی. پێنجەم
کێسایەتیت بپارێزە و پێویستەکانی بۆ دابین بکە. شخصیەتی مسلمانان وەک لەش و جەستەی پێویستی بە پارێزگاریکردن هەیە، ئەگەرنا ئەوە کەسایەتیەکەی پاش ماوەیەک لاواز ئەبێت و لەناو خەڵکیدا ئەکوژێتەوە و نامێنێ و مرۆڤێکی دوور لە کەسایەتی و ڕێز نەبێت هیچی تر نییە. ئەگەر کەمتەر خەم بووی لەم بوارەدا ئەوە پاش ماوەیەک ئەچیتە ڕیزی ئەوانەی کە ئەم ڕەخنەی لێ ئەگرتن و بەکەمی ئەزانین. جا لە پێناوی پاراستنی ئەو شخصیەتە ئیسلامیەی کە هەتا پێویستە ئەمانە بکەیت، یەکەم پاراستنی شخصیەتت لەو شتانەی کە ئینسان سوک و بێنرغ ئەکەن باشتی عادەتیش بن. ئیمامی شافعیە فەرموێ ئەگەر خواردنەوەی ئاوی سارد زیان بە کەسایەتیم بگەێنێت ئەوە هەرگیز نایخۆمەوە. ئەم خۆپاراستنە پاراستنی دڵ و هەموو ئەندامەکانی تر ئەگرێتەوە، وەک پاراستنی زمان لە قسەی ناشرین و خواڕەنجێن، پاراستنی لە غەیبەت و ناوبردنی خەڵک بە خراپە و بەکەم سیرکردنی دین و تایبەتمەندیەکانیان، چونکە کەسی غەیبەتکەر لای خەڵکی سووکە و لای خێزانەکەی خۆی سووکە و تەنانەت لای خودی خۆشی هەر سووکە. پاراستنی دەست و قاز لە گوناهکردن و دەستبازی و شەڕەشەق و کار و جوڵەیە کە هی مرۆڤی خاوەن شخصیت نەبێت و ناشایستە بێت. پاراستنی دڵ لە ڕق و قینە و بەکەمزانینی خەڵک و دەربڕینی ئەو شتانە لە دەم و چاودا. پاراستنی نەفست لە بەخیلی و ڕژدی و داخراوی بەسەر خۆتا و خۆنەکردنەوە لە ڕووی خەڵکدا. پاراستنی زانست و عیلمەکەت کە بەشێکە لە شخصیەتت بەوەی کە هەر لە خزمەتی خەڵکیدا ئیشی پێ بکەیت و نەیکەیتێ هۆیەک بۆ ئەوەی کە شەڕی پێ بکەی لەگەڵ نەزان و بێ ئاگاکاندا، یان بیکەیتە وەسیلە بۆ فریودانی خەڵکی و دنیا کۆکردنەوە. پاراستنی لەشت لە پۆشینی جوول و بەرجێ کە شایانی مرۆڤی ئیماندار نەبێت یان زۆر جار شایانی مرۆڤ هەر نییە، بەمانە ئەتوانی پارێزگاری لە کەسایەتیت بکەی و نێڵێ ببێتە خوارەوە و لەکەدار ببێت. بە بەهێزکردن و کامڵترکردنی کەسایەتیت بە زیاتر چاوکردن لە پێغەمبەر و پیاوە گەورەکانی ئیسلام، ئەوەش بەجێبەجێکردن و زیندووکردنەوەی زیاتر سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ژیانی عیبادی و ئەخلاقی و معاملاتی خۆتدا. خۆی گەورە ئەفەرمێ قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله ويغفر لكم ذنوبكم والله غفور رحيم. آل عمران آيەتی 31. بەڵێ ئەگەر ئێوە خۆی گەورەتان خۆش ئەوێت ئەوە شوێن من بکەون، خوا خۆشی ئەوێن و لێشتان خۆش ئەبێت. جا شوێن کەوتنی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەدینایە تا لە هەموو شتێکدا تەقلیدی نەکرێتەوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم چۆن لە ماڵدا ڕەفتاری کردووە، پێغەمبەر صلی الله علیه وسلم چۆن لە مزگەوتدا ڕەفتاری کردووە، پێغەمبەر صلی الله علیه وسلم چۆن عیبادەتی بەجێهێناوە، پێغەمبەر صلی الله علیه وسلم چۆن معاملەی لەگەڵ خەڵکدا کردووە، پێغەمبەر صلی الله علیه وسلم چۆن لەگەڵ دۆست و چۆن لەگەڵ دوژمن و چۆن لەگەڵ دەور و چۆن لەگەڵ نزیکدا ڕەفتاری کردووە. بە کورتی ئەبێت چاو لە پێغەمبەر صلی الله علیه وسلم بکرێت لە بچووکترین شتدا هەتا گەورەترین شت. جا ئیتر حیکمەتی ئیشەکە بزانرێ یان نەزانرێت، هیچ کەسێک ناتوانێت بگاتە ئەو پەڕی ئیقتیدا بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تا پێغەمبەر نەکاتە پێشەنگی خۆی و چاوی لێ نەکات لە هەموو شتێکدا. سەعید حویی بیریاری گەورەی سووری ئەڵێت ئێمە ناگەینە ئەو سونورەی کە ببینە شوێن کەوتەی پێغەمبەری خوا تا بە تەواوەتی چاو لە پێغەمبەری خوا نەکەین لە هەموو شتێکدا و تا کەسایەتی خۆمان لە کەسایەتی ئەودا نەتوێتەوە توانەوەیەکی بە تەواوەتی. پێویستە ئازابین لە پێناو زیندووکردنەوەی سونەتی پێغەمبەردا، ئەبێ گوێ نەدەینێ ئەگەر هەموو دنیاش ڕوبەڕوومان بوەستنەوە، ئەبێ خۆمان لەوە بەدوور بگرین کە فەلسەفەی شەیتان ئەو فەلسەفیەی کە دوژمنانی ئیسلام ئەیانەوێ بەهۆیەوە کەسایەتی ئێمەی پێ بیسڕنەوە و ببینە لاساکەرەوەی ئەوان لەگەڵ خۆیاندا بمان بن تا ئەبینە پارچەیەک لە کۆمەڵگەی کافران لە جوول و بەرگ و ڕواڵەت و شێوازی ژیان و هەڵسوکەوت و ئاکارماندا. پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێت هەر کەس سونەتی من زیندوو بکاتەوە ئەوە منی خۆش ئەوێت و هەر کەسیش منی خۆش بوێ ئەوە لە قیامەتدا لەگەڵ مندا ئەبێت. یان وەک تەبەرانی لە ڕیوایەتێکدا ئەفەرموێ هەر کەس سونەتی من لە کاتی گەندەڵبوونی ئومەتەکەمدا زیندوو بکاتەوە ئەوە پاداشتی 100 شەهیدی هەیە. ئیمامی زەهەبی لە تاریخ ئیسلامەکەی و سیرەی ئیعلام الئەنبیاءدا ئەڵێت پێغەمبەر عەلەیه السەڵات وەسەلام لە حەجەت الوەداعدا فەرمووی
شەیتان بێ ئومێد بووە لەوەی لە ئەم زەویەی ئێوەدا بپەرسترێت بەڵام بەوە لێتان ڕازی ئەبێت کە لەو کارانەدا بەگوێی بکەن کە لای خۆتان هیچە بۆیە زۆر بە حەزەر بن لەی خەڵچینە شتێکم بۆ بەجێ هێشتون دوای خۆم ئەگەر دەستی پێوە بگرن هەرگیز سەرگەردان نابن کتێبەکەی خوا و سونەتی پێغەمبەرەکەی صلی الله علیه وسلم ئەوەی پێویستە بوترێت کە سونەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە شێوەیەکی گشتی دوو جۆرە سونەتەکانی لە عیبادەتەکاندا وەک دەستنوێژ و نوێژ و ڕۆژ و حەج و جیهاد و هەتا کۆتایی سونەتەکانی لە هەڵس و کەوتی ژیانیدا وەک نان خواردن و جوولوبەرگ و سەفەرکردن و دانیشتن و هەستان و کڕین و فرۆشتن و قسەکردن هەتا کۆتایی چاوکردن لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بە شێوەیەکی گشتی و لە عیبادەتەکاندا بە شێوەیەکی تایبەتی مای هیدایەتە و گوێگرتن و گوێڕایەڵیکردنی ینی سەمع و تاعای پێغەمبەر صلی الله علیه وسلم هەم وەسیلەی هیدایەت و هەم ڕێگەی هیدایەتە وەک خوای گەورە دەفەرمێ قل أطيعوا الله وأطيعوا الرسول فإن تولوا فإنما عليه ما حملوا وعليكم ما حملتم وإن تطيعوه تهتدوا وما على الرسول إلا البلاغ المبين نور آياتي 54 بەڵێ گوێ بگرن بۆ خوا و پێغەمبەر و گوێ ڕایڵ بن خۆ ئەگەر پشتیان هەڵکرد ئەوە پێغەمبەر تەنیا ڕاگەیاندنی پەیامی خوا باری سەرشانیەتی و ئەوانیش باری خۆیان هەڵدەگرن ئەگەر ئێوەش بەگوێ پێغەمبەر بکەن ئەوە دەم و دەست هیدایەت وەردەگرن و ئەم پێغەمبەرش تەنیا ئەرچی ئەوەیە کە بەڕوونی پەیامی خۆتان پێبگەیەنێت عەبدوڵای کوڕی عومەر ڕەزای خوا لە هەردووچیان بێت جارێکیان لە سەفەرێکدا بوو کاروانەکەی وەستاند و چووە ژێر دارێک و پاڵی پێوەدا و تۆزێک پێکەنی و هەستا و کاروانەکەی خستەوە ڕێ و وتیان قوربان ئەوە بۆچی کاروانەکەت وەستاند و ئەو بزە و پێکەنینە چی بوو فەرمووی جارێکیان پێغەمبەرم صلی الله علیه وسلم بینی ڕۆژێ پاڵی دابوو بەو دارەوە و پێکەنی منیش حەزم کرد وەکو ئەو بکەم لەم هەڵوێستە سەیرتر ئەوەیە سەلمانی فارسی ڕزای خوای لێبێت ئەفەرمێ لە سەفەرێکدا لەگەڵ پێغەمبەری خوادا بووم صلی الله علیه وسلم لە دوایەوە ئەڕۆیشتم کاتێ لای کردەوە و سەیری کردم فەرمووی سەلمان ئەوە کوا جێپێکانی تۆ چونکە تەنیا یەک جێپێی دیار نەبوو وتم منیش بە جێپێکانی تۆدا ڕۆیشتوم ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حەز ئەکەم لە ڕۆیشتنەکەشمدا هەر جێپێی تۆ هەڵگرم کەواتە سەلماندن و زیندووکردنەوەی سوننەت لە هەموو بوارەکاندا پێویستە ڕوو بدات ئەمەش ئەبێتە هۆی ئەوەی کە شەخسیەتی ئیمانیت بەهێز و پارێزراو بێت جابراکەم تۆش هەوڵ بدە وا بکەیت و کەمتەرخەمی مەکە لەم بوارەدا ئەمەش لە چەند لایەنێکەوە سوودی بۆت ئەبێت یەکەم پاکترین ڕەوشت پیادە ئەکەیت و ئەبیتە هەڵگری پاکترین ڕەوشت کە ڕەوشتی محەممەدە صلی الله علیه وسلم وەک خوای گەورە ئەفەرمێ وإنك لعلى خلق عظيم دوو هەموو ژیانت ئەبێتە خواناسی و خواپەرستی سێ ئەبیتە یەکێ لەو کەسانەی کە خۆشەویستی پێغەمبەری خوان صلی الله علیه وسلم چوار خۆشەویستی خوا بۆ خۆت مسۆگەر ئەکەیت ئەوە تا خوای گەورە پێمان ئەدات و ئەفەرمێ فاتبعوني يحببكم الله ويغفر لكم آلی عمران ئاەتی 31 شوێن من بکەون خوا خۆشتانی ئەوێت و لێشتان ئەبورێت جا خاڵێکی تری گرنگ کە یارمەتیت ئەدات بۆ ئەوەی کەسایەتیت بەهێز بکەی و لە لاوازبوون بیپارێزی ئەوەیە پەیوەندی بە براکانتەوە بکەی و هەوڵی ئەوەی بدەی لەگەڵیاندا بە گروپ کار بکەی ئەمەش بۆ سێ ئامانج یەکەم بۆ شارەزابوونی زیاتر و گەشەکردنی ڕیشتەداربوونی زیاتر لە ناو ئیسلامدا دوو بۆ بەهێزبوونی پەیوەندی کۆمەڵایەتی و گەشە و ڕیشەداربوونی زیاتر لە ناو خەڵکدا سێ بۆ شارەزابوونی زیاتر و کۆکردنەوەی ئەزمموی زیاتر لە گەیاندنی ئیسلامدا بەو کەسانەی پێیان نەگەیشتووە بەڵام پێویستە ئاگاداری ئەم خاڵانە بیت کە کارکردن بە گروپ و هاوڕێیەتی و برایەتی بۆ ئەم مەبەستە و هەدەفانەیە لە ئیسلامدا زیاتر لە بێگەردی خوا بگەن و ئیشی بۆ بکەن خوای گەورە ئەفەرمێت وجعل لي وزيرا من أهلي هارون أخي أشدد به أزري وأشركه في أمري كي نسبحك كثيرا ونذكرك كثيرا طه آياتي 29 بۆ 34 زیاتر لە خولگەی زیکر و خواناسیدا بخولێنەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئەگەر خواویستی خێری بە عەبدێک بوو
ئەوە هاوڕێیەکی باشی پێ ئەدات کە بێ ئاگا بێت خوای بیر ئەخاتەوە و کە خۆشی لە بیر بوو هاوکار و هاوکاری ئەبێت ینی بۆ ئەوەیە کە حەق و خێر بخاتە یادی براکەی و دووری بخاتەوە لە بێ ئاگایی یارمەتی بدات و کۆمەچی بکات لەسەر ئەو خێر و حەقا بە هەرچی هەبێت خوای گەورە لەسەر زمانی موسا ئەفەرمێت وأخي هارون هو أفصح مني لسانا فأرسله معي يصدقون قەسەس ئاەتی 34 ینی خوایە هاڕوونی برام لەگەڵمدا بکە بە پێغەمبەر بۆ ئەوی قسەکانم بسەلمێنێت و هاوکارم بێت ئەمە ژواتە زمانی پاک و توانات سرف بکەیت لە پێناوی براکەت و گوێڕایەڵی بیت و تەستیقی بکەیت لەوەی ئەیڵێت مەگەر خێر نەبێت و گوناه بێت ئەرکەکانی برایەتی لە ئیسلامدا زۆرن و زانایان کۆیان کردوتەوە و هەموو موسڵمانێکی خۆی ئەتوانێت لای خۆیەوە ئەو ئەرکانە بژمێرێت و کاریان بۆ بکات خوا کۆمەچیان بکات پێیان هەستێنی و نەیان فەوتێنین باشتر وایە خۆت لە قورئان و حەدیثدا ئاماری ئەو واجیباتانە بکەی و داوای کۆمەچی لە خوا بکەیت بۆ جێبەجێکردنیان تێکەڵاوی موسڵمانان و کارکردن لەگەڵیاندا بە گروپ ئەو بۆیاخ و ڕەنگە ئیسلامیەت لێ ئەدات کە سڕینەوەی نییە و چاکترین ڕەنگ و بۆیاخیشە وەک خوای گەورە ئەفەرمێت صبغة الله ومن أحسن من الله صبغة ونحن له عابدون بقرة آية 38 هەروەها خوای گەورە ئەفەرمێت والذين آمنوا وعملوا الصالحات لندخلنهم في الصالحين عنكبوت آية 9 هەروەها ئەفەرمێت وكونوا مع الصادقين آية 119 توبة دیارە ئەمە کارێکی زۆر گەورەیە و لە هەمان کاتدا پلەیەکی بەرزیشە بەڵام چەند بەرز بێت شایانی ئەوەیە کە موسڵمان چاوی تێببڕێت و هەنگاوی بۆ بنێت تا پێی ئەگات بەم هەنگاوانە بەویستی خوای گەورە ئەتوانی کە پارێزگاری لە کەسایەتی ئیسلامی خۆت بکەی و تەقوای ئەو شەخسیەتەش بکەیت لە جیهانی ویژدان و جیهانی واقعدا بیسەلمێنیت کە خاوەنی پەیامێکی دروست و پێویستی بۆ خەڵک و بۆ ژیان و جێگەی خۆیەتی بوارت پێ بدرێت ئەو پەیامە بڵاو بکەیتەوە و خەڵکی لەسەر پەروەردە بکەیت براکەم لاموبالی مەکە و بەرەو هەنگاو هەڵگرتن بڕۆ مەپسێ و دڵگران مەبە لە کەمی پشتیوان و قەرەباڵغی و زۆری دوژمنان و نەحەزان چونکە خوا ڕاست ئەفەرمێ كم من فئة قليلة غلبت فئة كثيرة بإذن الله والله مع الصابرين بقرة آية 249 چەندین گروپی کەم و بچووک بە ئیزنی خوا زاڵ بوون بەسەر گروپی زۆر و گەورەدا و خوای پەروەردیگاریش لەگەڵ کەسانی خۆڕاگردایە شەشەم نەفست بپارێزە و پێویستیەکانی بۆ دابین بکە نەفست بریتیە لەو غەریزە و حەزانەی کە چاردەوریان داویت و داوای تێرکردنت لێ ئەکەن بە تایبەتی تێرکردنی غەریزەی جنسی و غەریزەی خواردن و خۆجوانکردن و پۆشینی جوول و بەرجی جوان و سەرنجڕاکێش جا بۆ ئەوەی نەفست فریود نەدات و لە ڕێگەلات نەدات و پاشان نەتخاتە یەکێ لە چاڵەکانی دۆزەخەوە پەنا بەخوا ئەوە باش وایە ئەمانەی بۆ بکەی ئەلف ڕای بهێنە لەسەر خواناسی و عیبادەت و بیخەرە ژێر باری فەرمانەکانی خوای پەروەردیگارتەوە ئەم ژێربارخستنە چۆن کۆنتڕۆڵکردنی نەفسی تێدا بە هەمان شێوە زۆرێکیشە لە جیهاد وەک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێت جیهاد ئەوەیە کە نەفست ڕابهێنی لەسەر عیبادەتکردنی خوا کۆچکردنیش ئەوەیە کۆچ بکەیت لە هەموو ئەوانەی خوا نەهی لێ کردووە کە ئەمەش بە ئامانە ئەبێت یەک جێبەجێکردنی ئەو خاڵانەی لە پاراستنی دڵتدا باسمان کردن دوورکەوتنەوە لەو شتانەی کە ژیان ئەدەن بە نەفس و هاری ئەکەن و یاخی ئەکەن لێت وەک زۆر خواردن یان زۆر نەزەرکردن یان زۆر تێکەڵیکردنی خەڵکی هەوەس پەرستیان زۆر خەوتن یان زۆر سوعبەتکردن و کات بەسەربردن لە پێکەنین و سەیرانکردن و ڕابواردندا بە هەوڵ بدەی کە پەلە بکەی لە جێبەجێکردنی پرۆسەی ژنهێناندا بە ئامانجی دروستکردنی خانەوادەیەکی ئیماندار و ژینگەیەکی ئیسلامی بۆ ئەوەی گەشەی سروشتی و پێویستی ئیمانی خۆتی تێدا بکەیت ئەوەی سەلماوە ئەوەیە گەنج هەر ئەبێ هاوسەرگیری بکات کچ بێت یان کوڕ بێت ماڵی باوک چەندە لانەیەکی گەرم بێت هەر ئەبێ کوڕیان کچ جێبهێڵن و بچنە ماڵی خۆیان ئەمە سونەتی ژیانە سونەتی ئیسلامیشە کچ و کەسوکاری کچ ئەبێ بزانن کاتێک لە دەرگایان ئەدرێت بۆ خواستنی کچەکانیان ئەو دەرگایە لە چێ بکەنەوە و لە چێی نەکەنەوە کوڕ و کەسوکاری کوڕیش بە هەمان شێوە ئەبێ بزانن
لە دەرگای چێ ئەدەن بۆ خواستنی کچێک بۆ کوڕەکەیان جاری وا هەیە گەنج لە پڕێکدا ئەکەوێتە دوای کچێکەوە و جڵە و بۆ عاتیفەیی خۆی شل ئەکات بەڵام دوای سەرفکردنی تەمەنێکی زۆر ئەو کات بۆی دەرئەکەوێت کە ئەو کچە بە کەڵکی ژیانی ئەم نایەت و لەوانەیە کەڵکی ژیانی یەکێکی تر بگرێت. بەڵام پێویستە بڵێم کاتێک کە ئەتەوێت زەواج بکەی سێ خاڵ هەیە ڕەچاوی بکە: حەزەکانی خۆت، حەزەکانی دایک و باوکت، سیفەتە پێویستەکانی ژن. من بڕوام وایە ژن هێنان ئەبێت ڕەزامەندی دایک و باوکی لەسەر بێت، ئەوجا ئەو هاوسەرگیریە بەرەکەتدار ئەبێت و ئەو کوڕەیان ئەو کچە ئەتوانێت ئارامی و کامەرانی بەدەست بێنێت، چونکە چێن ئەوانەی لە ژیانی کوڕیان کچدا هەن و لە باوک و دایکی زیاتر حەزبەوە ئەکەن ئەم دوو کەسە بە حورمەت و ڕێزەوە بچنە ماڵی خۆیان و دابمەزرێن. چێ ئەوەندەی دایک و باوک بەپەلەیە بۆ زوو دامەزراندنی مناڵەکانی، چێ ئەوەندەی ئەوان حەز و خۆزگەی ئەوەیە مناڵەکانی بەختەوەر بن لە ماڵی خۆیاندا و ژیان بە کامەرانی بەسەربەرن، چێش ئەوەندەی ئەوان کار بۆ ئەو مەبەستانە ئەکات. مامۆستا عومەر تەلمەسانی لە کتێبی مذەکراتەکەیدا لەم بارەیەوە هەندێک شتی جوان و خۆش ئەنووسێت و ئەڵێ: ڕۆژێکیان دایکم بانگی کردم و وتی ڕۆڵە عومەر بڕۆ بۆ ماڵی فلانە کەس پێیان بڵێ ئەم شەو دێین بۆ ماڵتان. وتم خێرە دایکە. وتی ئەڕۆین ژن بۆ تۆ ئەخوازین. منیش تووڕە بووم و وتم وەڵڵا من ڕازیم نییە، من ژن بە دڵی خۆم ئەهێنم، بۆ ئێوە من بەچی ئەزانن. لەم قسانم زۆر کرد بە تووڕەییەوە. دایکم وتی جاڕۆڵە بۆچی بەسەر مندا خۆت تووڕە ئەکەیت؟ ئەوە بڕیاری باوکتە و خۆت ئەتوانی لەگەڵ ئەودا قسە بکەیت. زۆر تەریق بوومەوە و داوای لێبوردنم لێ کرد. ئێوارە کە باوکم گەڕایەوە خۆم لێی داگر تا بزانم دایکم قسەکانی منی چۆن بۆ ئەجێڕێتەوە، باوکم چۆن ئەبێت کە دایکم باسەکە و قسەکانی منی بۆ ئەجێڕێتەوە. باوکم بە نەرمیەوە وتی حەدی چییە؟ ئەو چوزانێ من مەبەستم چییە؟ من ئەمەوێت کوڕەکەمان ببێتە پیاو لە ناو مەجلیسی پیاواندا سەری بەرز بێت. خۆی زۆر شت هەیە نایزانێت و پاشان زۆر شت هەیە لەی تێ ئەگات و لەوەش ئەگات کە ئێمە چەندە دڵسۆز بووین بۆی. مامۆستا عومەر ئەڵێت قەناعەتم پەیدا کرد کە ژن هێنان ئەبێت ڕای باوک و دایکی لەسەر بێت بۆ ئەوەی بەرەکەتی تێدا بێت. پاشان دەریش کەوت کە ئەوان ڕاستیان کردووە. وابزانم لە پۆلی چوارەمی ئامادەییدا ژنی هێناو لە کۆلێژیشدا چەند مناڵێکی هەبووە. من کە مەرج و بار و دۆخی ژنهێنان ورد ئەکەمەوە بۆم ڕۆشن ئەبێتەوە کە حەزی کوڕ بریتیە لە جوانی و زۆر کاتیش تەنیا هەر جوانی حەزی دایک و باوکیش بریتیە لە نەجابەت و خانەدانی. بەڵام لە ڕاستیدا ئەو دوانە ئەگەر دوو سیفەتی تری پێویستی ژن هەیە بۆی زیاد نەبێت ئەوە هیچ خێرێکی تێدا نابێت. ئەو دوو سیفاتەش دینداریە لەگەڵ سلیقە و عەقڵدا. جا کۆبوونەوەی نەجابەت و جوانی و دینداری و عەقڵ سەرەتا و ناوەڕاست و کۆتایی ژنهێنان پڕ کامەرانی و بەختەوەری دەکات. فەرموودەی مەشهورەکەی ئەم بابەتە کە ئەفەرمێت ئیذا جاءکم من تەرضەون دینەه وخلوقه فزەویجوه. هەر کەسێک بۆ ژن خواستن هاتەلاتان لە دین و ئەخلاقی ڕازیبوون ئەوە ژنی بدەنێ. سێجار فەرموودەی ژنی بدەنێ. ئەم فەرموودەیە بەلەفز باز لەم چوار شتە ناکات بە ئاشکرا، بەڵام لە ڕاستیدا هەر چوار شتەکەی سەر کردوتەوە لە دوو شتدا: دین و ئەخلاق. زانایان ئەفەرمون دین واتە مامەڵەی عەبدی لەگەڵ خوادا، ئەخلاق یانی مامەڵەی عەبد لەگەڵ خەڵکدا. جا ئەگەر بەرپرس لە کچان لە معاملەی کوڕ ڕازی بوون لەگەڵ خوادا و لە معاملەی کوڕ ڕازی بوون لەگەڵ خەڵکدا، ئەوە سێ و دوی لێ نەکەن و دەرگای لێ بکەنەوە و کچەکەی بدەنێ. باشە دەی دینداری ئاشکرایە و نەجابەت و عەقڵیش کەسی ئەخلاق جوان دروستی ئەکات. جوانیش ڕێژەییە. ئەخلاق جوانی ئەداتە مرۆڤ. چەند کەس هەیە بە فۆرم زۆر جوانە کەچی هەموو کەسێک ئەیبوغزێنێ و ڕقی لێیەتی. بە پێچەوانەشەوە چەند کەس هەیە خەڵکی خەریکە قوتی بدەن لە خۆشەویستیدا و هۆکەش ئەوە نییە فۆرمی دەرەوەی جوانە، بەڵکو هۆکەی ئەوەیە ناخی جوانە و ئەخلاقی جوانە و دینداری جوانە. خەمی ئەوە بخۆ ژنهێنانەکەت لە ڕووی بەرنمەیەکی لەم شێوەیەوە ئەنجام بدەیت. گوێگر و گوێڕایاڵی ئیسلام بێت و وەک ئیسلام ئەفەرمێ وا بکەی لە یەکەم خاڵەوە تا کۆتایی ئەوەندەی ئەیزانیت و ئەیتوانیت. ئەمەش بەوە دەبێت هەندێک کتێبی پێویست بخوێنیتەوە دەربارەی ژنهێنان و پەروەردەکردنی ژن لە ئیسلامدا بۆ هەدەفێکی پیرۆز و گەورە. ئەم کارە بکەیت و هەدەفەکەش ڕۆشن بێت کە پەرژینکردنی ئیمان و خزمەتکردنی ئیسلامە
نەک تەنیا بۆ سێژ بردن و مەناڵ خستنەوە ئەو کارە بکەیت. جیم ناو بەناو سەفەر و گەشتی ئیمانیە بکەیت لەگەڵ برایان و هاوڕێکانتدا و ئەو سونەتە زیندوو بکەینەوە. لە ئەبوو ئەسوەدی دووئلیانی پرسی ئەوە بۆ ئەوەندە سواری ئەسب ئەبێت و گەشت و گوزار ئەکەی، ئەگەر لە ماڵدا دابنیشیت باشتر نییە و بەسوودتر نییە؟ فەرمووی ڕاست ئەکەن، بەڵام سواری ئەسب دڵم خۆش ئەکات و گوێم لە خێرێکی زیاتر ئەبێت لەوەی لە ماڵدا گوێم لێبێت و هەوایەکی پاچیش هەڵ ئەمژم و گیانێکیش دێتەوە بەرم و چاوم بە چەند دۆستێکی تر ئەکەوێت. بەڵام ئەگەر هەر لە ماڵەوە دابنیشم خاو خێزان بەهۆی منەوە غەمبار ئەبن و مناڵە بچووکەکانم ئولفەتم پێوە ئەگرن و ئەخڕم بەسەر خزمەتکارەکاندا و ماڵ و مناڵ هەمووی ئەکەونە شۆخی کردن لەگەڵم و سامم نامێنێ لەلایەن. شافعیش ئەفەرمێ من ئەبینم ئاویش ئەگەر بوەستێت ئەگەنێت و کەچی ئەگەر بڕوات و نەوەستێت شیرین و خۆش ئەبێت، بەڵام دیارە نابێ سەفەر و سەیرانێکی وابێت کە دوور بێت لە تعلیماتی قوتابخانەی وەحی، بەڵکو پێویستە پیادەی ڕێنماییەکانی ئیسلام بکرێت لە هەموو هەنگاوەکانیدا و بەرنمەیەکی لەم شێوەیە بۆ دابنین. یەکەم هەڵبژاردننی ئەندامانی گەشتەکە و گونجاندنیان لەگەڵ یەکتریدا لە ڕۆیشتنەوە تا گەڕانەوە. دوو دیاریکردنی ئەو شوێن و شوێنەوارانەی کە بۆی ئەچن پێش وەخت. سێ دیاریکردنی ئەمیری شیا و لێ هاتوو بۆ تەنزیمکردن و کۆنتڕۆڵکردنی سەفەر و هاوسەفەرەکان تا پشێوی و عاجزی ڕوونەدات. چوارەم قورئان خوێندن و جێبەجێکردنی سونەت لە هەموو سەفەرەکەدا. پێنج ڕەچاوکردنی ئەوەی کە هەموو کەسێک ئەبێت لە سەفەرەکەدا ئیشێکی هەبێت و کەس بێ ئیش نەبێت، یەکێ بانگ بدات، یەکێ عەشەڕەیەک قورئان بخوێنێ لە ئەو شوێنانەی تیایدا دائەنیشن، یەکێ مەسروفات بنووسێ و ئاگای لێبێت، یەکێ تێبینی لەسەر سەفەرەکە تۆمار بکات تا لە گەشتی داهاتوودا سوودی لێ ببیندرێت. بەو شێوەیە. شەش خۆ ئەگەر وەک سونەتیش دیاری کردووە پێش ئەوەی بڵاوەی لێ بکەن کاتێک ئەگەڕێنەوە بۆ ماڵەوە لە مزگەوتدا کۆ ببنەوە وەک تەکمیلیەک بۆ گەشتەکە هەڵسەنگاندنێک بکەن بۆ گەشتەکەیان و خاڵە ئیجابی و سلبیاتەکان دیاری بکەن تا بۆ گەشتی داهاتوو سوودی لێ ببینن باشی باشترە. پاشان هەر کەسە و ڕێی خۆی بگرێتە بەر. بەم شێوەیە نەفست بەشێ لەو غەریزانەی کە پێویستە بەدەست بهێنیت و وەری بگریت و کەف و کۆڵی حەزەکانی دا ئەمرچێتەوە، نەخەفە ئەبێت و نەیاخیش ئەبێت و خواردنەکەش ئیمانی و ئیسلامی ئەبێت و داهاتووی خراپ نابێت. حەوتەم کتێبخانەکەت بپارێزە و گەورەی بکە. لاپەڕا 129 موسڵمان ئەبێ ڕۆشنبیر و خوێندەوار بێت. ئەمەشی بەوە دەست ئەکەوێت کە هەمیشە بخوێنێتەوە، ئەگەر ڕۆژێک نەخوێنێتەوە خۆی بە ڕەنج خەسار بزانێت. گرنگ نییە چی ئەخوێنێتەوە، بەڵام ئەوە گرنگە کە بە بەرنامە بخوێنێتەوە. خوێندنەوەکانی قۆناغبەندی بکات. بۆ نمونە ئەم ساڵ بەرنامەی وابێت کە لانی کەم 5 کتێبی سەرەکی دەربارەی دین بخوێنێتەوە. ساڵی داهاتوو بەرنامەی وابێت کە 5 کتێبی سەرەکی دەربارەی مەدەنیەت بخوێنێتەوە. ئەم دوو ساڵەی بڕێ کرد ساڵێک دابنێ بۆ خوێندنەوەی 5 کتێبی سەرەکی لە قوتابخانە ئەدەبیەکاندا و بەو شێوەیە لەگەڵ ئەم خوێندنەوانەدا ئەبێ خوێندنەوەی هەبێت بۆ گۆڤار و ڕۆژنامە، چ ئەلکترۆنی بێت یان کاغەزی بێت. موسڵمان کاتێک هەز بە کەم و کوڕی خۆی ئەکات کە لە ناو مناقەشەیەکی جددیدا بەشداری ئەکات و ئەبینێت بەرنامەکانی لە ڕووی زانیاریەوە مناقەشە ئەکەن و ناوی نووسەر و کتێب و گۆڤار و سایتی ئەلکترۆنی و دەستەی هەڵسوڕێنەرانی ئەهێن و ئەمیش سەیری خۆی دەکات. هەنبانەکەی خاڵیە و هەر ئەنیشێتەوە شوێن بابەتەکان و لە جیرفانی خۆیەوە قسە دەردێنێت. بۆیە پێویستە بەرنمەیەکی ورد دابنێ بۆ خوێندنەوە و ساتەکانی ژیانی بەفیڕۆ نەدات، چونکە زانست و زانیاری لە گەنجەتی و مناڵیدا وەک نەخشی سەربەرد هەر ئەمێنێتەوە و ناڕوات. مرۆڤەکان یان خوێندنەوارن یان نەخوێندەوارن. خی گەورە خوێندنی پێ باشە و لەسەر موسڵمانانی فەرز کردووە، چونکە دیارە خوێندن وەسیلەیە بۆ ناساندنی خوا و دینی خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. خی گەورە کە لە یەکەم ئایەتدا دای ئەبەزێنێتە سەر پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێت ئیقرا. پێغەمبەریش لە زۆر فەرمودەدا باسی خوێندەواری ئەکات. ئەفەرمێت العلم فەریضەتی علی كل مسلم. لە تەمەنی مبارەکی خۆشیدا کە 9 مزگەوت هەبووە، هەموو مزگەوتەکانی کردوتە مەڵبەندی خوێندن و خوێندەواری و مامۆستای تایبەتی بۆ خەت و بۆ قورئان خوێندن و
بۆ حەڵاڵ و حرام داناوە و وەک دکتۆر سوبحی ساڵح لە مباعثی علوم الحەدیثدا باسی کردووە مرۆڤ هەرچەندە خوێندەوار و باسەواد بێت ئەگەر بەردەوام نەخوێنێتەوە دوا ئەکەوێت و خەڵکی تر پێشی ئەدەنەوە هەندێک کەس لەوە سەرسامە فلانە کەس چۆن توانی ئەم بگرێتەوە بەڵکو پێشیشی بداتەوە بەڵام ئەگەر وردی بکاتەوە سیر ئەکات هۆکەی ئەوەیە ئەم وەستاوە و خەڵکی تر لە ڕۆیشتن و بەرەو پێشەوە چووندا بەردەوام بوون پێم باشە باسێکی کورتی ڕێگاکانی وەرگرتنی زانست بکەم زانست و زانیاری وەرگرتنی زۆر ڕێگەی هەیە لەوانە دەرس خوێندن لە لای مامۆستایەک خوێندنەوەی بەردەوام مناقەشەی زانستی و فکری لەگەڵ هاوڵانی خۆتدا دەرزوتنەوە بە خوار خۆت کورتکردنەوەی کتێبی زانایان کتێبدانان موزەکەرات نووسین ئیبن تەیمیە خۆی ئەفەرمێت ئاەتی وا هەبووە 100 تەفسیرم بۆ خوێندۆتەوە و پاشان چوومەتە مزگەوتێکی لاچەپ و لەوێدا لەخوا پاڕاومەتەوە و سەری عەبدایەتیم بۆ ناوەتە سەر ئەرز و بەدڵ لی پاڕاومەتەوە ئەموت ئەی مامۆستای ئادەم و ئیبراهیم منیش فێر بکە ئەی تێگەیەنەری سولێمان منیش تێبگەێنە لە کاتێکدا خەڵکی بیدعەکار زۆریان بۆ ئەهێنا و مناقەشەی ڕاو ئیجتیهادیەکانیان ئەکرد ئیبن تەیمیە ئەی فەرموو ئەمەی من وتومە و قەناعەتم لەسەردا مەزراوە ئەوەیە کە سەحابە و سەلەف و پێشەوانی دین بە درێژایی سەردەمە ئیسلامیەکان وتویانە ئێوەش بڕۆن و مۆڵەتتان بێت تا 10 ساڵ بگەڕێن ئەگەر کەسێک لە سەلەف خلافی ئەمەی وتبوو کە من ئەیڵێم ئەوە من لی پەشیمانم و ئامادەی هەموو لە پێچینەوەیەکیشم لەگەڵمدا بکرێت ئیبن قەییمی ئەلجەوزیش ئەفەرمێت ئەگەر بڵێم زیاتر لە 200,000 کتێبم خوێندۆتەوە بڕوا ناکەم زیادم وتبێت ئەم تەحسیلی زاتیە زۆر بەسوودە بەڵام هەندێک تێبینی هەیە پێویستە بیڵێین تا بناغەی دانەنێین ئەم خوێندەوانە سوودی ئەو تۆیان نابێت بەردەوام لە خوێندنەوەکانتدا با لەگەڵ لە خۆتدا خوێندەوارتردا ڕاگۆڕینەوەتان هەبێت بۆ ئەوەی لایەک بەڕاستی وشەکان بخوێندنەوە و لەلایەکی تریش مانای ڕاستیەکان بەڕاستی بکەن و بەڵگەش بۆ ئیجتیهاد و فیکرەکانتان وەربگرن تا بزانن ئایا کەس هەیە پێچەوانەی ئەم بڵێت لە بابەتێکدا بخوێنەوە کە هێستان بەسەریدا بشتێت و بۆتان ئیستیحاب بکرێت عەبدوڵڵای ناسیح ئەلوان هەندێک تێبینی جوان لە تەربیەل ئەلوەدود فیل ئیسلامدا ئەڵێت دووبارە خوێندنەوەی سەرکەوتوو خراب نییە ئێوەش بۆی بگەڕێنەوە هەندێ لەو خاڵانە لە بیرمدا مابێت دیاریکردنی شوێنە گرنگەکان بە قەڵەمی ڕەساس تا لەلایەک بەزیهنەوە بنووسیت و لەلایەکیش لە کاتی گەڕانەوە بۆیدا ناچار نەبیت بۆ خوێندنەوەی هەموو کتێبەکەوە لەلایەکی تر بۆ گواستنەوە و کتێبدانان زۆر ئاسانکاریت بۆ ئەکات لە ڕاستیدا خوێندنەوەی بەردەوام هیچی کەمتر نییە لە شەو نوێژ و زیکردکردن و جیهادکردن ئیمامی ئەحمەد دەرسی بە قوتابیەک ئەوت کە بانجیدا قوتابیەکە هەستا بۆ نوێژی سونەتکردن ئیمام ئەحمەد فەرمووی ئەوەی بۆی هەستایت گەورەتر نییە لەوەی لی هەستای زانایان ئەگەر قەناعەتتان وانە بووایە هەر یەکە و گۆشەی مزگەوتێکی لێ ئەگرت و خەریکی عیبادەتی زیادە ئەبوون بەڵام دیارە ماندوو بوون لە پێناوی دیندا و لە ڕێگەی وەرگرتنی زانستدا نەک هەر عیبادەتە بەڵکو جیهادێکی گەورەیە بۆ پاراستن و بەردەوامی دین پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرموێت لە قیامەتدا خوێنی شەهیدان و زانایان لە میزاندا هاوتا یەک ئەوەستن بەڕاستی ئەممانایە ڕاستە ئەگەر سەنەدەکە ثابتیش نەبێت چونکە چۆن خوێنی شەهیدان قەوارە و نیشتیمانی ئیسلامی ئەپارێزێت زانستی زانایانیش عەقیدە و شریعەتی ئیسلامی ئەپارێزێت ئیبن عەباس هەر بە خوێندن و خوێندنەوە ئەتوانیت ئیسلام جوان و شیرین بکەین لای خەڵکی و بە خوێندنەوە و خۆڕۆشنبیرکردن ئەتوانین بیسەلمێنین کە ئیسلام پێویستە بۆ ئەم مرۆڤە هەر بە خوێندنەوە و خۆپڕچەکردن بە زانیاری ئەتوانین وەڵامی ئەو گومانانە بدەینەوە کە بەناڕەوە ئەخرێتە شوێن ئیسلام معروف عەبدولغەنی ئەڕەسافی ئەڵێت ستەم ئەکەن و ئەڵێن ئیسلام هەڵگرانی خۆی لە ڕێگەی پێشکەوتن و دوور ئەخاتەوە ئەگەر ئەمە ڕاستە ئەی بۆچی بەرەی یەکەمی ئەم ئیسلامە ئەو هەموو پێشکەوتوانەی بە بەدەستهێنا ئەگەر گوناهێکی موسڵمانی ئەمڕۆ ئەوەیە کە نەزانن دەی ئیسلام گوناهی چییە مەگەر لە ئیسلامدا زانیاری و زانست فەرز نەکراوە یان ئایا هیچ میلەتێک بەبێ زانیاری پێشکەوتنی بەدەستهێناوە ئەم ئیسلامە چاوی میلەتانێکی لە مێژوودا کردەوە و شکۆ و سەربەرزی پێدان کە پێشتر گەلێکی خەوتوو بوون زۆری نەبرد هەموو سەرزەوی دەستیان کرد بە جێبەجێکردنی یاساکانی ئەوان خێراتر لەوەی دەست بۆ دەم بەرێ
لەم باسەدا پێویستە بڵێم خوێندنەوە و نووسین دوو شتی زۆر هاوڕێن لەگەڵ یەکتردا. کەم ڕێدەکەوێت کەسێک بخوێنێتەوە و ئەو شتانەی سەرنجی ڕادەکێشن لای خۆی نەینووسێتەوە، بەتایبەت ئەگەر سەرچاوەکە هی خۆی نەبێت و پێویست بێت بیجێڕێتەوە. لە ساڵانی هەشتاکاندا برایەکی وریا و ڕۆشنبیرم ئەناسی زۆر ئەگەڕام بۆ ئەوەی بزانم ئەم هەموو زانیاریەی لەکوێ دەستکەوتووە. بۆم دەرکەوت ئەم برا باشە سەرچاوەی زانیاریەکانی زیاتر دووشتە. یەکەمیان کاسێتە ئیسلامیەکان کە دیارە هەر زانایەک معازەڕەیەک ئەدات بەرهەمی دەیان و بگرە سەدان کتێبە کە خوێندوویەتیەوە بیرۆکەکانی ناوی ئیستیعاب کردووە و پاشان کردوویەتی بەو محازەڕەیە. دووەمیان ئەو مختەسەراتانەی کە ئەیکرد بۆ ئەو کتێبانەی ئەیخوێندنەوە یادی بەخێر بێت هەر کتێبێکی ئەخوێندنەوە مەگەر دەگمەن ئەجینا لە دەفتەرێکی کەلیماتی بچووکدا ئیختیساری ئەکرد. بیرمە هەشتاکان لە ئێران بووین زیاتر لە 15 بۆ 20 دەفتەری لەو دەفتەرانەی هەبوو کە بەڕاستی زۆری خۆش ئەویستن و مەگەر ناچار بووە لە خۆی دوور نەئەخستەوە. جا ئەگەر بتوانن ئەم سونەتە حەسەنە پێڕەو بکەن خراب نییە، چونکە من بۆ خۆم پێڕەویم لێ کردووە و زۆرم سود لێ وەرگرتووە و هەندێ لەو شتانەشم تا ئێستا هەر پاراستووە. جا لەبەر ئەوەی قەڵەم و خوێندنەوە و دێڕی نووسین و کتێب ئەو وشانن لە قورئاندا زۆر دووبارە بوونەتەوە بۆ ئەوەی سەرنجاممان هەمیشە لە سەریان بێت، بۆ ئەوەش سەرچاوەیەکی ڕۆشنبیری نزیک بۆ خۆت بەدەست بهێنیت تا هەموو کاتێک پێویستیە زانستی و ڕۆشنبیریەکانی خۆت دەست بکەوێ لی. پێویستە کتێبخانەیەکی تایبەت بە خۆت با بچووکیش بێت دروست بکەیت. ئیمام حەسەن بەننا لە ساڵی چلەکاندا ئەڵێت پێویستە هەموو موسڵمانە کتێبخانەیەکی هەبێت، با ئەو کتێبخانەیە بریتیش بێت لە چەند کتێبێک و لەناو سندوقێکی بچووکیشدا بێت، چونکە شت لە کەمەوە دەست پێ ئەکات، کەم و کەم زۆر ئەبێت. جا ئەوەی کە ئەبێتە هۆی ئاوەدانی کتێبخانەکەت و پێویستە بیکەیت بۆ کتێبخانەکەت. یەکەم دەغیلەیەکی بچووک دابنێ و ڕۆژانە ئەگەر هەبوو یان هەر کاتێ بوو بڕێک پارەی تێبخەی با کەمیش بێت تا سبەی کتێب و کتێبخانەی پێ دروست بکەیت یان دەردی ڕۆژی خۆی بخوات و پێویستێکی تری پێ بەڕێ بکەی. دوو بە بەردەوام کتێب بکڕی بۆی دیارە نەک لە سنووری پێویست و زەڕورەت دەربچی، پارێزگاری لە بەرگ و شوێن و لاپەڕەکانی بکە و بەرواری لەسەردا بنێ و نیشانەی بخەرە سەر. ئەگەر کراو بۆت لووە پەیوەندی بکەی بە چەند گۆڤارێکی ئیسلامی جیهانیەوە تا ئاگاداری ناوڕۆکەکانی بیت و کتێبخانەکەشت دەوڵەمەند بکات و بۆت بمێنێتەوە. بۆ نمونە گۆڤاری تەربیە ئیسلامیە، گۆڤاری موجتەمع، گۆڤاری جیهاد. چوار هەوڵ بدە کتێبخانەکەت دەوڵەمەند بکەی بە بەرهەمەکانی خۆت کە ئەیان نووسیت، ئیتر بریتی بێت لە کتێبە دانراوەکانت، کتێبە تەرجمەکراوەکانت، مەقالە نووسرا و تەرجمەکراوەکانت، ئەو پێشنیار و تێبینیانەی کە بۆت دێن لە کاتی دابەزینی بەرەکەتی خۆیدا. 5 پەیوەندی لەگەڵ نووسەراندا پەیدا بکە و سەردانیان بکەی تا بەو بۆنەیەوە زۆرترین کتێب بۆ کتێبخانەکەت پەیدا بکەی، چونکە هەموو نووسەرێک حەز بەوە ئەکات پەیوەندی ببەستێت بە خوێنە ڕاستەقینەکانیەوە و کتێبی شەخسی خۆی بدات پێی و لە ڕەخنە و سەرنجەکانی سوودمەند بێت. بەم شێوەیە ئەتوانی کە کتێبخانەیەکی خنجیلانەی دەوڵەمەند فراهەم بێنیت و ببیتە کانیەک بۆ خۆت و پاش خۆت. جابرای بەڕێزم، ئەم بیرۆکانە هەمووی بریتین لە مەرەکەبی سەرکاغەز ئەگەر تۆ هەنگاویان بۆ هەڵنەگری و کاریان بۆ نەکەی. بۆیە داوات لێ ئەەکەم پاش ئەوەی کە ئەم شتە پێویستانەی ژیانت ئەسەلمێنی هەڵبسێ بە هەنگاو هەڵگرتن بۆیان، ئیتر لە تۆ جوڵە و نیازی پاک و تێگەیشتنی دروست و لە خوای گەورە و میهرەبانیش کۆمەچی و پاڵپشتی. وقل اعملوا فسيرى الله عملكم ورسوله والمؤمنون وستردون إلى عالم الغيب والشهادة فينبئكم بما كنتم تعملون. توبة آية 105. شاری جوان ڕۆ یەکەم شەوی زستان 21/11/1987 نووسەر هێمن سید عەلی. خۆی گەورە هەندێک فەرمانی کردووە کە ئەرچی مسلمانە پێیان هەستێت و کاریان بۆ بکات. ئەو ئەرکانە چین و چۆن جێبەجێ ئەکرێن؟ پەیوەندیمان لەگەڵ خی گەورەدا ئەبێت چۆن بێت و ناوی چییە؟ پەیوەندیمان لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه وسلمدا چییە و ناوی چییە و ئەبێت چۆن بێت؟ پەیوەندیمان لەگەڵ مسلماناندا چۆنە و ناوی چییە و ئەبێت چۆن بێت؟ پەیوەندیمان لەگەڵ کافراندا چۆنە و ناوی چییە و ئەبێت چۆن بێت؟ پەیوەندیمان لەگەڵ بوونەوەردا چییە و ناوی چییە و ئەبێت چۆن بێت؟ وەڵامی هەموو ئەم پرسیارانە لە نامیلکەی داهاتوودا دەستت ئەکەوێ
لە ژێر ناونیشانی پاشکۆیەک بۆ کتێب کتێبخانەی ڕۆشنایی دەنجی یەکەمین کتێبخانەی دەنجی ئاینی بە زمانی شیرینی کوردی. کتێبخانەی دەنجی ئاینی بە زمانی شیرینی کوردی. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی تیشکێک بۆ مێژوو، سەرنجێک بۆ ئەمڕۆ، ژیریەک بۆ داهاتوو. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی ڕۆشناییەک لە پەڕاوە ڕاستیەکان بەرەو دڵە شەکەت و ماندووەکان. ڕۆشنایی دەنجی زەنجێک بۆ بێداری، خۆراکێک بۆ مێشک. ڕۆشنایی دەنجی بۆ گەاندنی ڕەخنە و پێشنیارەکانتان بۆ دەستکەوتنی کتێبەکانی کتێبخانەی ڕۆشنایی دەنجی پەیوەندی بکەن بە ژمارە تەلەفۆنەکانی کۆڕک 075 442 0872 زین 0782 442 0872 بەڕێوەبەری کتێبخانەی ڕۆشنایی دەنجی هاوکار محەممەد. ڕۆشنایی دەنجی 35 2017 بەرامبەر بە 4 ڕەمەضانی 1438 کۆچی.